بەناوی خوای بەرزوو بێاوتە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێەوە هاتوونەتەوە خزمەتان تەمەناکەین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەر کوێک بینەرمان لێرە و لەوێ سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن. ئەمڕۆ دەمانەوێت قسە و باز لەسەر چۆن سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرین. دیارە فەزای مەجازی تۆڕی کۆمەڵایەتی ئەوانەی لە ئینتەرنێت لە شێوەی فەیسبوک و ئینستاگرام و تەواوی تۆڕەکانی تر ئێستاکە ئەوەندەی بۆ بابەتی یان جۆرێک لە جۆرەکان خراپ بەکاردەهێنرێن کەمتر سوودیان لێ وەردەگیرێ لەوێ ئێمە باس لەوە دەکەین چۆن بتوانین سوودمەند بین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. بابەتێکی تریش کە بابەتێکی گرنگی ڕۆژە بە تایبەتی لە ناو سنتەری پارێزگای سلێمانی و چواردەوری ئەویش کۆمەڵێک ڕێنمایی و هەروەها کۆمەڵێک بڕیاری نوێیە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەرچووە سەبارەت بە کۆمەڵێک ئۆتۆمۆبیلی بێ سەرەتا و جامڕەش و کێشۆگرفتی هاتوچۆ ئەمانە باس لەوە دەکەین بزانین ئەم بڕیارانە لە ئێستادا بۆچی دەرکراون هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە تا چەند سوود بە شێوازێکی گشتی شۆفێران و هەروەها دانیشتوانی شار دەگەیەنێت. بابەتێکی تریشمان هەیە معلوماتێک شکر بۆخوا لێبڕینی موچە کۆتایی هاتووە. جا بابزانین تاکێکی موچەخۆر چۆن بتوانێت لە کاتێکا موچەکەی بە شێوازێکی ئاسایی وەردەگرێ لە خودی خۆشیە تووشی قەیران نەبێتەوە ئابووریناسێک شرۆڤەی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو پارەیە و ئەو موچەی وەری دەگرێ موچەخۆر بتوانێت وا بکات کەوا تووشی گرفت نەبێت وەروە تووشی قەیران لە خودی خۆیان نەبێتەوە. بەڵەبەرزان لەگەڵم تۆرانشدا کۆمەڵێک بڕگە و زانیاری دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. ئایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لەوە دەکەین چۆن سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرین. بێگومان ئەمەش کۆمەڵێک ڕێنمایی لەلایەن زۆر بەڕێز دکتۆر بەهادی نەحمەد مامۆستای زانکۆ وەروەها پسپۆر لە بواری بەکارهێنان و وەروە ڕاگەیاندن و سۆسیال میدیا و کۆمەڵێک بابەتی تر ئێمە ڕێنمایی لە بەڕێز کاک دکتۆر وەردەگرین. کاک تۆ زۆر بەخێر بێت و بەیانی و باش و سڵاو لێبێ. زۆر سپاس دکتۆر گیان. زۆر جار دیسان ئەمەمان زۆر باس کرد بەڵام دەمانەوێت لەوە دەست پێ بکەینەوە کاڵین تۆڕی کۆمەڵایەتی پێمان خۆشە لە زاری بەڕێزیشتەوە مەبەستمان لە تۆڕی کۆمەڵایەتی چییە و چی دەگرێتەوە چکە زۆر جار ئێستا بابەتەکان هەمیشە ناوەکان بۆ زۆر شتی تر بەکاردێنێت. بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بانگێشت و میوانداریە و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەری بەرنامەیە. دیارە ئەمە وەکوترێ بابەتی ڕۆژە مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمڕۆ چۆتە ناو هەموو بواروکایەکانەوە و هەموو خێزان و تاکەکان بەکاری ئەهێنن کە دیارە ئەمە لە دوای دەستەبەربوونی تۆڕی ئینتەرنێت لە جیهاندا کە سەرەتاکە گەڕێتەوە بە ساڵی 1969 بەڵام دواتر لە ئەمریکا بەڵێ دواتر ساڵی هەفتاکان ئەچێتە دوواری خزمەتی مەدەنی و سەرەتا لە خزمەتی هەواڵگری ئەوانە بەکار هاتووە
و ئێستا بە ملیارەها خەڵک ینی لەسەر ئاستی تاک و خێزان و دامەزراوە حکومی و حیزبی و میدیایەکان هەمووی ینی پەیوەست بوون بەم تۆڕەوە و ئێستا وەکو چۆن تۆڕی ئاو و کارەبە و خزمەت گوزاری هەیە تۆڕی ئینتەرنێتیش بەردەستە دیارە تۆڕ کۆمەڵایەتەکانی شێکێکە لە خزمەت گوزارەکانی ئینتەرنێت سەرەتاکەی گەڕێتەوە بۆ ساڵی 2004 هەرچەند پێشتر هەوڵ هەبووە لە سوید و لە هەندێک وڵاتی تری ئەوروپی بە ناوی کۆمیونیتی یا تۆڕی سەرەتایی بەڵام بناغەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2004 و بۆ دۆزینەوە یا سەرهەڵدانی فەیسبوک لە ساڵی 2004 لە زانکۆی شیکاگۆ لە هارفارد لە ئەمریکا لەلایەن مارک زۆغێربەرگەوە کە هەوڵیدا ئەلبومی وێنەکانی هاوڕێکانی لە حەفلەی تەخەڕوج لەم تۆڕەیە بڵاو کاتەوە ینی تۆڕێک بێ لە نێوان خوێندکارەکانە بەکاری بێنن بەڵام ئێستا ئەو تۆڕە ینی خەفزەیەکی باشی کردووە و سەرجەم لەمپەر و کۆسپە سیاسی و نەتەوە جوگرافیەکانی تێکشکاندووەوە سەتەنیا فەیسبوک و بزانم دو ئامار 3 میلیارد کەسی تێپەڕاندووە جگە لە جۆرەکانی تری تۆڕە کۆمەڵایەتەکان. بەڵێ کەواتە مامۆستا پێمان بڵێ بزانین لە ڕووی زانستیەوە ئەرکی تۆڕە کۆمەڵایەتەکان چۆن دیاری کراوە یاخود ئەرکیان چییە؟ بڵێ باسی پێناسی تۆڕە کۆمەڵایەتەکان ببوورە. تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵێک تۆڕن کە پەیوەستن بە ئینتەرنێتەوە و خەڵکەکان بەکاربەرەکانی ئینتەرنێت ئەتوانن بەکاری بهێنن. بەڵێ ئەرکەکانی دیارە کۆمەڵێک ئەرکی هەیە یعنی ئەرکی کۆمەڵایەتی هەیە لە بنەڕەتە بۆ یەکتر ناسین و هاوڕێیەتی و چات و نووسینی کۆمنت و جۆرێک لە تەفاعول و ینی ئینتەرەکتیڤی کۆمەڵایەتی تەفاعولی کۆمەڵایەتی. بەڵام ئێستا لە بواری بازرگانی ئابووری ڕکلام لە بواری میدیایی لە بواری سیاسی لە بواری پەروەردەی لە زۆر بوارە تۆ ئەتوانی سوودی لێ وەربگریت. ئەمە بەشێکە لە میدیای نوێ و ئەوانە ینی تەنانەت دامەزراوە میدیایەکان هەموویان ینی بەشدارن لەوە تۆ ئەتوانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هەواڵ و کار و چالاکیەکانی خۆت لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان ینی لەسەر ئاستی دامەزراوە حیزبیەکان مەسەلەن کۆڕووکۆبوونەوە سیاسیەکان تەنانەت لە بواری چێبڕکەی سیاسی لە بواری بازارگەری سیاسی تەسویقی سیاسی تۆ ئەتوانی تەسویقی بیر و بۆچوونی خۆت هەست و هەڵوێستی فەرمی خۆت دەرببڕی یاخود بەرپەرچی ئەو هەواڵ و چاواشەکاری و هێرشانە بدەیتەوە ئەو ناوزڕاندنانی کە ئەکرێت بۆ سەرکەسێتی معنەوی ئەو حیزب و دامەزراوەیە یاخود تۆ ئەتوانی پەخشی میدیایی خۆت ینی بە شێوەی لایڤ بە شێوەی تر ینی بەشێک لە ئەوەی کە پێوترێ مەڵتی میدیایە دیجیتال میدیا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەکرێت کە تۆ توانی بە شێوەیەکی تەفاعولی خێراتر لە کەناڵی ئاسمانی خێراتر لە ئێزگەکان و ئێستا جۆرێک لە کێبڕچێ هەیە لە نێوان میدیای تەقلیدی و میدیای نوێیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان ینی کە لە بنەڕەتە پێیان ئەوترێ میدیای هاوڵاتی و ئێستا ئێمە ئەگەر کاتە بێ ئەنی دوو زۆر لە هێزمانە هێزی ڕق هارد پاوەر لەگەڵ سۆفت پاوەر هێزی نەرم. هێزی ڕق ئەوەیە تەکنەلۆژیای سەربازی و ئەتۆم و هەموو ئەم کە شەک و تەخەمانیانەی کە ئەمزل هێزانە دروستیان کردو لە جیهانە کە زۆرترینان وڵاتانی ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین کە وڵاتی بەرهەمهێنانی شەکن وڵاتی پیشەسازین و هێزی نەرممانەیە کە ئەمڕۆ هێزی نەرم لە ڕێگەی میدیاوە ئەکرێ لە ڕێگەی گەشت و گوزاریەوە ئەکرێ لە ڕێگەی وەرزشەوە ئەکرێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەکرێ. لە دنیاە چەند هێزێک هەیە ینی هێزی بڵێن دەسەڵاتی حکوومەت سێ دەسەڵاتی یاسادانان ڕاپەڕاندن و دادوەری دەسەڵاتی چوارەم میدیایە کەوتە دەسەڵاتی پێنجەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا پێوتر دەسەڵاتی شەشەم و ئەمڕۆ بۆتە جێگرەوە بەدیلی میدیای تەقلیدی و ترادیشنال میدیا ئەوەی پێ. کەواتە مامۆستا وەک شارەزای یاخود ئەوەندەی زانیاریت هەبێ لە کۆمەڵگەی ئێمە تاکەکان بە شێوەیەکی گشتی تا چەند تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی تەندروست بەکارهێنن؟ بەڵێ تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو بازاڕێکی کۆنەفرۆشی و لەنگەوە ینی هەموو جۆرە خەڵکێکی تایە وەکو بازاڕێک وایە ینی کە هەموو جۆرە کاڵە و شمەکێکی تا نمایش و عەرز ئەکرێت و ئەوانی کە بەکاربەرن یعنی لە ئاستی هوشیاری و ئاستی سیاسیانە جیاوازن نی خەڵکی نەخوێندەواری تایە بۆ نیمچە خوێندەوار و تا خەڵکی دەستەبژێر و نوخبە و خەڵکی سیاسی تایە خەڵکی ئاسایی تایە خەڵکی یاسایی تایە خەڵکی نایاساییشی تایە. ئەنی ئەمڕۆ کێشە لەوایە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لە ڕووی سکیوریتیەوە
ینی تۆ ناتوانانی کۆنتترۆلی بکەی و زۆر جار ئەو کەسە ناوی نەخوازرا و وێنەی نەخوازرا و بەکارەهێنێت و کەسێتی خۆی ئەشارێتەوە ماسکێک ئەکات کە تۆ ناتوانیت بزانانی ئەم کەسە چێ جاری وە هەیە ڕەگەزەکەی خۆی تەمەنی خۆی وێنەی خۆی ئەگۆڕێ و بۆ مەبەستی فریودان بۆ مەبەستی سیاسی بۆ مەبەستی شخصی خۆی بۆ مەبەستی تەنانەت بازرگانی ناڕەوا ئەوانە بەکارەهێنرێ و ئەمڕۆ هاکردن یەکێکە لەو دیاردانی کە بەداخۆ ناوەناوە کەسەکان ینی یا بەرپرسەکان ینی هاک ئەکرێن یاخود خەڵکێکی تر کۆنتترۆلی ئەو پیج و ئەکاونتەی ئەکات بۆ بەست و ئەوانە تەشیر و ناوزڕاندن بەکارهێنێ بۆ هەڕەشا بۆ تەنانەت مەسائلی تیرۆری ئەلکترۆنی تەزنیدی ئەوان هەمووی ئەکرێت گەڕە ئێمەڵین تۆڕی کۆمەڵایەتی ینی تۆڕێکی کۆمەلگایەوی تاکەکانە بەڵام ئێستا نامانوێ ینی بابەتەکە بە زۆر دووری خینەوە بەڵام وەکو تۆڕێکی سیاسی لێ هاتووە ێستا وەکو تۆڕێکی تیژاری بەداخەوەیانی بڵێ ئەمە چ زیانێکە لە هەرێمی کوردستان بڵێ هەرێمی کوردستان هەموو شتەکان بە سیاسی کراون ئێمە ینی دەستمان برد بۆ کاتێک حکوومەتی هەرێم دروست بوو حکوومەتی 50 دروست کراوە حزب دەستی خسۆتە بینەقاقی حکوومەت و هەموو جمگەکانی حکوومەت وەکو ئەختەبوتێک میدیاکانی کۆنتترۆل کردووە دامودەستگەکانی کۆنتترۆل کردووە بازار و کۆمپانیەکانی کۆنتترۆل کردووە سەرچاوەکانی دادلا گەڵ ئەوەشە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە سیاسی کراون ئەمەی کە ئێمە ئەیبینین ئەنی دیاردەیەکی ناجۆر و نائاساییە لە هەرێمی کوردستان ینی بە تایبەت لە هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵەت ناوەڕاست ینی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ مەبەستی سیاسی بەکارهێنرێن زیاتر لەوەی کە بۆ مەبەستی کۆمەڵایەتی و ینی پەرەپێدانی پەیوەندی کۆمەڵایەتی کرد و تۆخکردنی بەها کۆمەڵایەتی جوانەکان زیاتر سەیرەکەی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارهێنرێ بۆ یەکتر شکاندن و ناوزڕاندن و کێبڕکەی ناشەریفانەی یەکتر و بەرزکردنەوەی ناو و ناوبانگی خۆت لەسەر ئەساسی شکاندنی ئەوی تر هەرێمی کوردستان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی هوشاری یاسایی و هوشاری پەروەردەیی کە هەموو دامودەستگاکان لەوەیە بەرپرسن هەرچەند لە هەرێمی کوردستان یاسای تایبەتمان هەیە بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یاسای ژمارە 6 ساڵی 2010 بەڵام لەگەڵ ئەوەشە یاساکان وەک خۆی جێبەجێ ناکرێت کەم و کوڕی هەیە بۆشایی هەیە و زۆر جار ئەم یاسایانش لاستیچین بەکارهێنرێن بۆ دەمکوتکردنی خەڵکانی چالاکوانی مەدەنیە ڕۆژنامەنووس کە ڕۆژنامەنووسە بێ بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای لەخستنیکاری ڕۆژنامەنووسی دادگای بکرێت زۆر جار ئەم یاسایانە بکات چکە ئەم یاسایە عقوبەکەی توندە هەنێگەت جێبەجێ بکرێت لەوانەیە بڵێم 180 بۆ 90 هەرێمی کوردستان بێ بخاتە بەڕێزت هۆکاری خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ئەوە گەڕێنیتەوە کە تا ئێستا نەمان بینیوە هیچ کەسێک لەسەر خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان سزا بدرێت و یاسایەکی تایبەتی بۆ بدابنرێت یاساکان جوانن بەڵام گرنگتر لە یاساکان جێبەجێکردنی یاساکانە وەکو خۆی و لە کاتی خۆی بەڵێ ئەوەی ئێمە ئەیبینین زیاتر هەندێک چالاکوانی مەدەنی ڕۆژنامەنووس بە مەداگایەکردن لە کاتێککە خەڵکی ئاسایی ڕۆژانە تەشیر و ناوزڕاندنی زۆر ئەکرێ یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان بووە بە بەشێک لە میدیای سێبەر و بەشێک لە میدیای سیاسی حیزبەکان بۆ یەکتر شکاندنی یەکتر لە پشتی پەردەوە کەواتە ببورە دکتۆر چی وای کردو یاخود چی وا دەکات کە ئەم فەزایە لە ئەرکی خۆی دوورکەوێتەوە و بچێتە ناو فەزایەکی نابەرامبەر و نەخوازراوکە پڕبوو بێت لە پیاهەڵدانی سیاسی و مزادەی بێ بنەما ئەمە چی وا دەکات هۆکار زۆرە تەڵەن یەکێک لە هۆکارەکان ئاسانی بەکارهێنان و بەردەستی تۆڕەکانی ئینتەرنێتە کە هەموو کەسێک لە ماڵەوە بخۆی خەتی ئینتەرنێتی هەیە و وایفای هەیە و مۆبایلی و یاخود ئایپاد و کۆمپیوتەری هەیە بەکارهێنێت ینی ئێستامە کەناڵی ئاسمانی پێیان بۆ نمونەیە تۆڕی میدای کۆمەڵ تۆڕێکی فەرمیە ئەنی تۆ گەرمیوانەکە بانگێژ نەکەی فەرمی لێنەکەی ناتوانێت وەکو ئێمەمانان قسە بکە بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەستەکە برە بۆ خۆی لە ماڵەوە دەیان ئەکاونت و پێیز دروست ئەکا و بە ناوی ساختە و ناوی نەخۆ دەستەکاتە تەشیر و ئان بەداخەوەی ئەنی بەشێک لە شەڕی ناخۆ بەشێک لە جەنگی ساردی نێوان حیزبە دەسەڵاتدارەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە خراپ بەکاربهێنرێت یعنی من گومانم هەیە لەوەی کە یعنی چەندین خەڵکی کڕرا و خەڵکی ئەوە هەبێت کە تیمی تایبەتیان هەبێت بۆ ئەوەی کە ناوزڕاندن و تەشیرکەن دەستکاری وێنە و لێدوان و بەڵگەنامەکان بکەن بۆ شکاندن یەکتر و ناشرکردنی یەکتر و خەڵکە سادەکەش ئەنی وەکو بڵندگۆیەک و وەکو فۆتۆکۆپیەک وایە ئەو هەستەی و ئەو هوشیاری نییە ئەم شتانە کۆپی پەیستەکە لە لای خۆی دایە بەزێنە شێری ئەکات یاخود خەڵکی تر تاگەکات ئەنی بەبێ هوشارێکی هەبێ بزانێ ئەمە چکات بەڕاستی میدیا و نووسین و ئەمانە بەرپرسیارەتیە بەس بەرپرسیارەتێکی ئەخلاقیە کۆمەڵایەتیە یاساییە بەڵام ئەو کەسانە هەروە وەکو شتێکی کات بەسەربردن یاخود بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی و هوشیاری
کیوای نییە وعیکی وای نییە کە ئەم شتانە بەکارهێنێت یاخود ئەم شتانە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەنی کاریگەری و لایەنی نەرێنی زۆری تێتەنانە دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە ینی چەندین و سەدان و هەزاران خەڵک وەکۆڵێ ماڵی وێران بوو بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتی و خیانەتی هاوسەری لەبەرێک هەڵوەشانی خێزان لەبەرێک هەڵوەشانی شیرازەی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەیە ناشرینکردنی سەرجەم بە هاجوانەکان هەموو ئەمانە کاریگەری خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانە. زۆر باشەکەواتە کاکتۆر کێ لەمە بەرپرسە یاخود ئەمە ئەرکی کێیە کە ئەبێ ئەمە ڕێک بخاتە و ڕێ لەم فۆزدانەشی نەبگیرێت بۆی زیاتر کۆمەڵگە بەرەو ئاقارێکی خراپترانە ڕات. بەڵێ طبعا بە پلەی یەکەم حکوومەت بەرپرسە لەناو حکوومەتیشە وەزارەتە پەیوەندیدارەکان بەرپرسن کە وەکو وەزارەتی داد وەکو ئەنجومەنی دادوەری دادگاکان و وەزارەتی ناوخۆ ڕۆشنبیری تەنانەت وەزارەتی پەروەردەش ئەنی ئێستکاتی ئەوە هاتووە ینی تۆ مثلەن مەسەلەی میدیا و مامەڵەکردن لەگەڵ میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانە کاریگەریەکانی لەسەر تایبەتی هەرزەکار و گەنجان و مناڵان یعنی بخوێنرێت بکرێتە مەنهەج ینی لە پەروەردەی مەدەنی بەشێک لە پەروەردەی مەدەنی ینی ئەوە بێت کە مەسەلەن تۆ چۆن مامەڵە بکەی لەگەڵ میدیایەوە کاریگەریەکانی چین لەسەر گەنجان کە کاریگەری زۆری هەیە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی و لە ڕووی ڕەوشتی و هەموو ئەوانە جەستەیش تەنانەت لە ڕووی تەندروستی کاریگەری. دکتۆر ینی زۆر هەمومان گلەیەکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونەتە فەزای سیاسی تیجاری یاخود کۆمەڵێک بابەتی دوور لە پەروەردە و ئەخلاقی ناو کۆمەڵگای کوردی بەڵام پرسیارە جەوهریەکەم ئێمە حەزەکەمان شتە پێ بڵێم ینی سەرنجی تۆ بزانم فڵان کەس لەگەڵ کچێک بینرا ئیتر 20,000 کەس ئەربابە چێ بزانێت ئەم کەسە بۆ لەگەڵم کەسە بێسێگە لەگەڵ کچەکەی خۆی بۆ لە پارکێکە یعنی ئەم جۆرە لە سەرنجڕاکێشانی خەڵک و بەکارهێنانی خاڵی لاوازی خەڵک بۆ فەزا مەجازیەکان یان زۆر جارە بینی کابرا هیچ شارەزایی لە پۆستێکی خێزانی خۆی کردووە لە فەیسبووکەچی تەواوی هاوڕێکانی تاک کردو ینی لەگەڵی بۆی ئێوەش لەگەڵم بن یان گرفتی تر دروستەوە بۆ نمونە من لەسەر دکتۆر بەهادینێکی ترە نووسم بەڵام تۆ تاگەکەم لەوەی لێی نازانم لەوەی ناوت بەهادین و لە لیستی بابەتبینەکان تۆ تووشی سەرێشەیەکی زۆر بیکا کە من نیمرە ئەمە کەسێکی ترە ینی ئەمە هەموو ئەزانە ینی کۆمەڵێک ڕێگەچارەی سەریع بتوانین هیچنا بەشێک لەمانە تۆزە کۆنتترۆل بکرێ. بەڵێ نەکەرەوەنی خەڵک هەیە من بینیم نووسەر ڕۆژنامەنووس هاتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان کاکەوتی 4-5 پەیج و ئەکاونت بە ناوی منەوە دروست کرا ڕۆژانە هەواڵ و چالاکی من پەیامی من بەبێەوە هی منیش بێ نیوتی من ئەکاونت و پێیجم هەر نییە ئەنی خەڵکەیە خۆی ینی وێنەی تۆ دابەزێنێ مەسەر ناوی تۆ یاخود ئەو پەیج و ئەکاونتە هاک ئەکاتێت دەستی بەسەر ئەگرێت بە ئەنوا شێوە بە خۆی پەیام بڵاوەکاتەوە یاخود کەسەکە جاری وا هەیە من بینیومە لە پرۆفایلەکەی نێرە فیمێڵی هەڵبژاردو مێ هەڵبژاردووە ئەنی ئەوەی نەبووە کە بزانم مێڵ فیمێڵە ئەنی چی ناوەکەی خۆی ڕێنووسەکەی بە هەڵە نووسیوە ناوی خۆی جا چ جای ئەوەی بزانێ خزمەت گوزاریەکان و مەرجەکانی مەرجە یاسایەکان و مەرجە بەردەستەکانی ئەم بینە چییە یعنی خزمەت گوزاریە چۆن بەکارهێنرێت وەکو جەناب تەڵی ینی ئەم داهێنانە داهێنانێکی ئەوروپیە لە یاسای باری کەسێتی خۆمان و لە ئەوروپاش ئەنی تەنانەت لەو یاسایی کە باسم کرد خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی باسی دەستخستنە ناو کاروباری کەسێتی و دزینی وێنە و بڵاوکردنەوەی وێنە بەبێ ئاگاداری خۆتی تایە کە سزاکەی لە 6 مانگ بۆ 5 ساڵە و لە ملیۆنێک بۆ 5 ملیۆن غەرامی مادی هەیە ئەگەر ئەم یاسانە جێبەجێ بکرێ هەندێک بڵێم زۆرینە هەرێمی کوردستان و عێراقەوێ بچنە زیندان و بچنە بەردەم دادوەر و دادگا ینی حاڵەتی ناجۆر زۆر هەیە بە تایبەتی بەداخەوە ڕەگەزی مێ ینی بوون بە قوربانی ئەوە ینی خەڵکانێک هەیە وێنەیان ڤیددیۆیان بڵاوەکەن و یا پەیوەندی سۆزداری ئەوانیان لەگەڵ دروستەکەن دواتر هەڕەشەی ئەویان لەکەن کە وێنەیان بڵاوکەنەوە چەندین کەس لەوانەیە خۆی کوشتە بێت بەهۆی ئەوەوە چەندین کەس کێشەی خێزانی بۆ دروست بوو بێت نەتوانێت زەواجکە یاخود لە مێردەکەی زجا بۆتەوە بەهۆی ئەوە یعنی جاری وەها بووە بەهۆی کۆمنتێک بەهۆی لایکێک تووشی کێشە بووە و هەڵبژاردننی تەنانەت زۆری لایکەکان فەرقی هەیە لایکێکی ئاساییەکە یا دڵی هەڵەبژێری یاخت چی هەڵەبژێر ئەمانە هەمووی لە لای ئێمە یعنی پەیامێکە هەمووی حساباتی خۆی لەسەرەکرێ وەکو وڵاتی چووکە ئەوروپی نییە یاخود مەسەلەی دەستخستنە ناو کاروباری کەسێتیەوە ینی ئەمانە ینی کارێکی نەشا و ناڕەوایە کابرا پیاسەیەکە کایەکە بەڵام دواتر لە میدایە لە سوشەل میدایە وێنەی بڵاوکرێتەوە
ئەمە کێشەی بۆ دروست ئەبێ دەستگیراندارە بێتەوە هێڵۆشانەوەی ئەوە یاخود لەوانەیە لە کۆڕێک لە شوێنێکی گشتیا وێنەیەکی گرت بێت ئەوە یاخود پەیامەکەی یا لێدوانەکەی یا وێنەکەی دەستکاری ئەکرێت ئەمانە هەمووی یەکێکن لەو کێشانەی کە لە زیاتی ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان وەکووتم بەکار بهێنرێت بۆ تۆخکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ بڵاوکردنەوەی هەواڵ چالەکیەکانی خۆت بۆ ناساندنی کەسێتەکان ئەبێتە هۆی کێشەی خێزانی کێشەی کۆمەڵایەت. کەواتە دکتۆر چی بکرێت ئەبێت یاسا جێبەجێ بکرێت ئەو یاسایی کە باسم کرد هەرچەند یاساکە کەم و کوڕی هەیە ناوی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیە یاسایکی تایبەتمان نییە بە ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتەکان سوۆشال میدیا ئەگەر هەش بێت پێما بێ نەخراوەتە باری جێبەجێکردنەوە لەوانەیە ڕەشن و سوگەڵاڵەکراو بێ ئەوانە بڵێ هۆکارە و هۆکارێکی تر هوشیارکردنەوەی ئەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زۆر هوشیار بکرێنەوە کە بتوان بە شێوەیەکی تەندروست بڵێ کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و کۆڕ و کۆبوونەوە بکرێەوە کەناڵە میدیایەکانش ئێستا ئەمەی ئێوە کردوتان دەستان خۆش ئەمەش یەکێکە لە هەرکی کەناڵە میدیایەکان و دامەزراوە میدیایەکان کە جەماوەر هوشیار بکەنەوە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. بەڵام دکتۆر یانی هەر بۆ پشتگیری بابەتەکە دەبینی ئێساکە مناڵێک کە هێشتا ڕەنگە لە قۆناغەکانی سەرەتای خوێندان بێ ئایپاد و تۆڕە کۆمەڵایەتی و تۆڕی ئینتەرنێتی لە بەردەسایە پیاوێکی بەتەمان ینی بەداخەوە لەو کۆمەڵبیانی پیاوی وای تایە ڕەنگە بینێری بۆ سڵحی عشایی بەڵام ێستا لەگەڵ گۆرانیە کایانی تۆزێک حرەکاتی ناجۆر تۆزشتی سێر هەیە کاتیەوە نەهاتووە بە جدی ینی وەزارەتی پەروەردە ئیتر بمانەوە نەمانەوە ئەم مۆبایلە ئێستا بووەتە بەشێک لە ژیانی کۆمەلگا ینی هەروەکو منهەجێک بۆ نمونە تەکنۆلۆژیا و زانیاری لە هین هەبێت لە قۆناغی یەکەوە بخوێنرێت بۆ لەم کۆمەلگایە ژیت فیسبوک هەیە ئەمسنجەر هەیە تەلێگرام ینی هەروەی پەروەردە بخرێتە پرۆگرامی خوێندە پەروەردەی مەدەنی بەشێکی ئەوە بێ مامەڵەکردنی گەنج و هەرزەکاران لەگەڵ میدیا و کەناڵە میدیایەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانش لە نێوان بەشێکی تر ینی ینی مەسەن دایک و باوکی مناڵان بان کرێن ینی لە کۆبنەوەی دایکان و باوکان با توێژەری کۆمەڵایەتی توێژەری دەرونی یا کەسێکی پسپۆڕی میدیای میوانداری بکرێت بۆ 5 دقە 10 دقە چارەکێک ئەم بابەتانە باس کە ئێمە لەگەڵ چەندین ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە ینی لە چەندین جار بەشداریمان کردووە لە ینی وتنەوەی سیمینار و بەستنی کۆڕ و ئەوانە من جارێک لە یەکێک لەو ڕێکخراوانە زەم دەستگای بەیان بوو 50 کەسێک بان کرابوو بەڵام بەلای 5,000 کەس ئەیبینی هەموو ئەم وتە و قسانەمان کردووە کاریگەری هەرێنون ئەمانە زۆر گرنگە وشارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە جار ینی دایک و باوکە بێ زۆر ئاگاداری پەروەردەی مناڵەکانی بێت تەنیا هەر ئەوە نییە خواردن و خواردنەوەی بداتێ و جلوبەرجی بۆ دابین کە بەڕاستی لەوە گرنگتر خۆراکی ڕوحی و معنەویە ینی ئەم کەسێتی ئەم مناڵە تێک نەشکێف فری و نەدرێ ئێمە بینیمان ناوە گەنج و هەرزەکار هێنرێنە سەر شاشەکە ئەمانە ڕێکخراو تیرۆریستەکان هەڵیان خەڵەتان فریویان داون ئەی باش ئەمە دایک و باوکی لەکوێ بوو یاخود تووشی هەڵخزانە بێت تووشی لادان و ئینحراف ئەبێت ئینحرافی ئەخلاقی ڕەوشتی کۆمەڵایەتی چی هاوڕێی خراپ ینی ئەم دایک و باوکە بەڕاستی ئەبێت چاودێری مناڵەکانیان بکەنەوە چاودێری مۆبایل و ئایپاد و ئەوانە بکەن مناڵ هەبوو ینی 12 ساڵ هادی بۆ من نردووە ینی باش ئەم مناڵە دایک و باوکی ئاگای لێنە مناڵ هەیە هەموو غەمی بەکارهێنانی ینی خەو خۆراکی نییە ینی ئەبینی ئێستا بۆتە دیاردە لەسەر کوچە و کۆڵانەکان لە پارکەکان لە شوێنە گشتەکان مناڵ ئەبینی جگەرە ئەکێشێ و ئایپادێکی پێە یاخود مۆبایلی پێە و ئینتەرنێت و شەو ڕۆژ خەریکە ینی ئەمە خەریکی چییە تەماشای چیەکە لەگەڵ چیا هاوڕێ ینی ئەوەنەی هاوڕێ ئەلکترۆنی هەیە ئەوەنی هاوڕێی لاکۆڵانی ئەوەنە بەخسی دایک و باوکی ناکە کە ئەمە دواتر بە زەرەر ئەشکێتەوە لێکەوتەی هەیە بۆ ئەم کۆمەڵگە چکە بەڕاستی دابنەریتی ئێمە کۆمەڵگە ئێمەیان ئینتەرنێت هەموو شتێکی تایە ئەمانە بەرکەوتنی ئەبێت ئەم مناڵە تەفاعول ئەکا مێشکی دا ئاشوەرێ وردە وەکو مخناتیزێک تەنەکان بارگاوی ئەکات وەکو وردەوە ئاسنن ئەم مناڵانە وەکو ئینەکی وردە ڕای کێشێت و کەمەندکێشەکە ینی هەمن هەر خۆم بەحی بخوایسە لەبەر حرمەتی ینی دەنا پیشانی بینەرانی شمەدا لە فەیسبوک داوای هاوڕێتیەکەم بۆ هاتۆ من گەنجێکە مناڵێکە ینی 2010 تەمەنیت ینی ئەبێ 11 ساڵ بێ پۆستەکانی ئاغزەمانە پشتێشکاند بوو نازانم دڵم شکاوانی خۆ دیارە مناڵە ڕەنگە خۆی هێشتا درک بەوە نەکا کەسێک دەفعەکە بۆی بینەری زۆر بێ فی زۆر بێ بۆی ینی ئەمەش دیسان لێ ئەم مناڵ نابنە قوربانی مناڵێکی 11 ساڵ زمانە پشتیشکان و لە دەسم چوو نازانم ینی زۆر بەڵێ غەرامەت و بڵێ نامەت سەیر و سەمەنن بڵێ ئەمە بێ ئاگەی دایک و باوکی دەرەخە تۆ ئەبێت مناڵەکە دانی ڕۆژانە ینی لی بپرسیتەوە کێشەکانی گرفتەکانی بۆ چارەسەرکەی نەکەوەی خەڵکی تر بۆی چارەسەرکە و ئەوە بێ ینی
کۆمەلگەی ئێمە بەڕاستی بە قەیران و کۆمەڵی کێشەیە ڕۆشنانی بەداخ و خوێندن و ئەوانە هەر نەماوە ئەم کۆرەناوانش ئەنی زەربەی زۆری داوە لە پرۆسی خوێندن و پەروەردە بەڵام لەگەڵ ئەوەشە ینی ئەبێت ئێمە هەوڵ بدەین ژیان بگەڕنەوە بۆ شێوە ئاسایەکی خۆی و مناڵەکانمان پەروەردە بکەین بە جانێکی پەروەردەیەکی ینی هاوچەرخ لەسەر بنەما جوانەکان کە ئاین سەرچاوی هەموو جوانەکانە. دکتۆر بە شوێکی گشتی بەسمان لە سربیاتی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بزانین ئایا هیچ بەشێکی ئیجابیاتیشی تێدا؟ بەدڵنیایەوە لایەنی ئیجابی هەیە خۆی ئەم تۆڕانە بەردەستن ئەنی تۆ بەس بۆ نمونە سەراسی دامەزراوە میدیاکان ئەنی تۆ توانی پەخشی هەواڵ و بەرنامەکانی خۆت بکەی بە جەماوەری تری بکەی و تەفاعولی تر بێت و بتانی لەسەر ئاستی سیاسی حیزبە سیاسیەکانی ئەنی پیج و ئەکاونتی تایبەتیان هەیە و تۆڕی تایبەتیان هەیە سایت ئەلکترۆنی هەموو ئەمانەیە ئەنی وای کردو کە بتوانن سود لە میدیای نوێ و خزمەتگوزاریەکانی وەربگرن پەیامەکانی خۆیان بگەن سەرجەم چین و توێژەکان و بە شێوەیەکی خێراتر کاریگەرتر و کاراتر پەیامەکانیان بگەێنن و بتوانن بیکەنە پرد و ڕایەڵێک لە نێوان خۆیان و جەماوەری سیاسی خۆیانە و جەماوەر هوشیار بکەنەوە لە پرس و بابەتەکان هەموو ئەوانە و لەباری بازرگانی ینی ئەمڕۆ مەسلەی تەسویقی ئەلکترۆنی و بازارگەری ئەلکترۆنی و بازرگانی ئەلکترۆنی و ڕکلامی ئەلکترۆنی ئەنی چۆتە ناو تۆڕە کۆمەڵاتەکان بە شێوەیەکی بێشومار و بەرفراوان بەکارەهێنرێت کە ئەمەش وای کردووە جۆرێک لە چالاکردنی پرۆسی ئاڵوێرکردن کە تۆ بە دیلیڤەری ئەوانە بە شێوەی ئەلکترۆنی کاڵە شومەکانت ئەرز ئەەکەی ئەمەش کارێکی زۆر باشە یعنی لە ڕووی ئەوەی کە مەسەن تۆ خزمەتگوزاریەکانی دۆزینەوەی هاوڕێی کۆن و نوێ و ناساندنی خۆت کەسێتی ئەلکترۆنی کەسێتی کۆمەڵایەتی ئەنی ئێستا ئەمڕۆ فەزایەکی مەجازی وەکوتە دروست بووە ینی فەزایەکی ئەلکترۆنی هەیە کە تۆ ئەتوانی لە ڕێگەی ئەلکترۆنیەوە پەیامەکانی خۆت بگەیەنی بەبێ ماندووبوون بە کەمترین کات بە کەمترین تێچوون بە کەمترین ماندووبوون بگەینتە زۆرترین چین و توێژی کۆمەڵگە و خەڵک و ئەتوانی پەیامی پەروەردەی پەیامی سیاسی داهێنان هونەر شتی جوان کە بتوانێت خەڵک سوودی لێوە بگرێت بەڵام لە بەداخەوە ئاستی و شاری کۆمەڵگەکەی ئێمە دیارێ من بە ڕاهی قسە ناکەم وایە کە ئەم تۆڕانە وەکو سەرجەم شتەکانی ترمان بە شێوەی خراپ بەکارەهێنرێت کە زۆرترین قوربانی مناڵ و هەرزەکار و گەنجانە کە من لێرەوە ینی پەیامی خۆم ئاڕەسی دایکان و باوکانەکەم وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری کە هەوڵ بدەن یعنی لە ڕێگەی خراوەکانی کۆمەڵی بەدەنی و لە ڕێگەی هەماهەنگیکردن لەگەڵ دامودەستگاکانی تر سندیکای ڕۆژنامەنووسان هەموو ئەوانە دامەزراوە میدیاکان کە هەوڵ بدەن یعنی کاری پێکەوەی بکەن و پلان و بەرنامەیان هەبێت بۆ چارەسەرکردنی لایەنە نەریەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانی سۆشیاڵ میدیا بە تایبەتی لەسەر گەنجان ینی ئەمڕۆ دیاردەی مادەی هۆشبەر جگەرە کێشان نێرگە لە کێشان پەیوەندی ناڕەوە هەموو ئەوانە ینی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکانە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوەراتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن.
پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێ عزیزان. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی نامانەوێت ڕژبین بین، بەڵام بابەتەکان تۆزێک ناخۆش بەڕێیا دەڕۆن، زۆربەی خەڵک تووشی گرفت بووە. بابەتێکەیە کە گرفتە، ئەویش کۆمەڵێک بازرگان چوون کۆمەڵێک ئۆتۆمۆبیلیان هێناوەتە ناوخۆی هەرێمی کوردستان، تاوایە ئۆتۆمۆبیلانە بە شێوازێکی قانونی و یاسایی لە مەرزەکانەوە داغڵ کراون، تۆمار کراون، ئامار کراون، بەڵام کە دێنە بازاڕ و دەفرۆشرێن بە هاوڵاتیان، ئەمانە پێیان دەوترێ ئۆتۆمۆبیلی بێسەرەتا یاخود ساڵی دروستکردنیان بەسەری چوە چەند ساڵێک دە ساڵێک تێپەڕی کردووە، ئەمە تابلۆیان بۆ ناکرێواتە ژمارەیان نادرێتێ، تووشی گرفت دەبن. بەم شێوەیە لە تازەترین ڕێنماییە لە کاتێکە ئەمە لە ڕووی ئەمنیەوە ڕەنگە زەڕور بێت تەواوی ئۆتۆمۆبیلەکانی شار تابلۆیان هەبێت بۆی سەرپێچینەکان گرفت زۆر دروست بووە. ئەمە بابەتێکە کە ئێمە لەم تەوەرەیە یاخود لەم بابەتەیە کەوا ئەمانوێ قسەی لەسەر کەین بزانین تا چەند گرینگە شار بە شێوازێکی گشتی تەواوی ئۆتۆمۆبیلەکانی تۆمارکراو بن بۆی سەرپێچینەکەن لە شەقام و شۆستەکان خێرا لێ نەخڕن لە کاتی ڕووداوی هاتوچۆ شوێنەکە بەجێ نێڵ و دوایی کەس نتوانێت دەست پەیدایان بکات، چکە دیسانەوە تابلۆ هۆکارە بۆەوەی هەر کەسێک بتوانێت گرفتێکی هەبێ بدۆزرێتەوە. بڕێبەتی هاتوچۆی سلێمانی لە چالاکیەکانی داوەروە بە هاوبەشی لەگەڵ تیمەکانی وەزارەتی ناوخۆ لە پۆلیس و برایانی ئاسایش و کۆمەڵێک لەو لایەنە پەیوەنددارانی تر بڕیارە هەڵمەتێکی دەستپێکردنی ئەو ئۆتۆمۆبیلانێکەوە جامڕەشن یاخۆت بێ سەرەتان تابلۆیان پێوە نیە یان ڕەنگیان دەستکاری کراوە لەزگەی زیاد لە پێویستیان لێدراوە بووی بتوانن کۆنتترۆلی شەقامەکانی شار بکەنەوە، ڕێژەی سەرپێچی و وەروە ڕووداوەکان کەم بکەنەوە کە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا ڕاستەوخۆ لەگەڵ وتەبێژێک لە پۆلیسی هاتوچۆ قسە بکەین. بەڵام پێشەوەی بچیناوێ بڵێ پێشوێ بچیناوێ راپۆرتێکمانەیە هاوکارانمان بۆیان ئامادەکردوین، بینەری ئەو راپۆرتە دەبین. هێزە ئەمنیەکان بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەڵمەتی دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلی بێسەرەتا و جامڕەش و چەکی بێمۆڵەتیان دەست پێ کرد. بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی سلێمانی دەڵێت چاوپۆشی لە هیچ کەس ناکەن و بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکرێت. ئەمە فەرمانە کەی بە ئێمەیان و ڕایوەستینین ڕایوەستینین هەتا ئەم کارانش بەردەوامی ئەم هێزانە ئەبینێن لەسەر شەقامەکان. چی بێ ئێمە لێ پێچینەوەی لەکەین، هەرچی سەرپێچی بێ. ئیتر بۆ خۆتانزان هەڵگرتنی دەمانچەی بێمۆڵەت، جامی ڕەش، ڕقەمی تەزویر، ڕەشکردنی جامەکان، هەرچی سەرپێچی بێ ئێمە و هاتوچۆ ئیجراعاتەکەین. لە بەرەوەی زۆر خەڵک تەخیر نەکەین. ئەو سیارانەی گومانمان لیان هەیە بۆ نمونێ ئێستا ئەو سیارە ڕەشەوە تەفتیشەکەن، ئەگەر زوومی کامێرەکەتان بخەنە سەری نامانەوەی خەڵک عەزیێت بین. ئەوانەی کە سەرپێچیشیان کرد زۆر بەڕێزەوە لەگەڵیان ناجوڵینەوە، ڕێنماییە وەسڵیان بۆکەین سەردانی هاتوچۆی پارێزگای سلێمانی بکەن. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کە لە هەڵمەتەکەدا بەشدارە ئاشکرای دەکات ئەوان مەبەستیان نییە سزای شۆفێران بدەن، بەڵکو ئەو هەڵمەتانە بۆ هۆشیارکردنەوەیە بۆ ئەوەیە هەر شۆفێرە کێشە لە تۆماری ئۆتۆمبیل و ژمارەکانیدا هەیە ڕێگە دروستەکە هەڵبژێرن و ئەو ڕسومات و باجانە بدەن کە لە سەریانە. ئێمە ئامانجمان سزادان نییە، ئامانجمانەوە نییە کە وا لە خەڵک پێی سەرپێچی بکات و لە پڕ بین بە بڕیارێک دەرکەین و وەبینە سەر شەقامەکان سزایان بدەین. نا ئامانجی ئێمە ئەوەیە ئەگەر لە ڕابردوودا ئەگەر کەسێک بە نەشارەزایی لە یاسا، نەشارەزایی لە ڕێنماییەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە جۆرێک لە جۆرەکان
ئەم سەرپێچیانەی کردبێ ئاگادارمان کردوتەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە هەڵمەتی ڕاگەاندنمان کردووە کە ئەمە سەرپێچیە و سزای لەسەرە من لە ڕابردووشدا باسمان لێوە کردووە ئۆتۆمبیلانەی کە هاتوبوون بووم لە ئەمری واقع لە هەرێمی کوردستاندا پێشنیارمان کردبوو کە چارەسەر بکرێن بەرامبەر بە بڕێک ڕسومات تۆمار بکرێن ڕەنگە ئەمە چارەسەری بنەڕەتی بێ و لەگەڵ ئەمەدا بۆی ئەم زاهیرەیە دووبارە نەبێتەوە خاڵە سنووریەکان و ناوچەکانەوانی کە هاوسنوورن لەگەڵ خواروی عێراق قاپتون و تۆڵ بکرێ بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلانە هاوردەی هەرێمی کوردستان نەکرێتەوە جارێکی تر ئەو گرفتە دروست نەبێت. بەشێک لە شۆفێران دەڵێن ئەوان لەگەڵ ئەوەدان یاسا جێبەجێ بکرێت بەڵام نەک تەنها بۆ هاوڵاتی ئاسایی بەڵکو پێویستە بربرسانی باڵا و ئۆتۆمبیلە جامڕەشەکانیان و سەرپێچە یاساییەکانی ئەوانیش بەدەر نەبێت لەم جۆرە لە هەڵمەتانە ئەو کاتە هەڵمەتەکە جێگەی ستایشی هاوڵاتیان دەبێت. بێگومان ئەگەر بە شێوەیەکی تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێ و سلاح وەرگرتنەوە لە خەڵک و جامڕەش نەبێن ئەم خەڵک پێی خۆشە. زۆر دەستخۆشیان لێغم بەڵام نەکەر بۆ فەقیرەکە بۆ هەموو کەسێک جامڕەش بۆ کوڕی مەسوول حتا فەقیرە تێگەی نەک بڕۆن ئەمان دوو تەکسی داماویۆک ئێمە پەردەیەک بۆ سێبەر بکەین بۆ خۆمان بێ ئەومان لێکەنەوە یان بڕۆن بازە شتیکە بکەن ئەگەر ئەیکەن بە عام بیکەن. گەرچی دیار نییە لەو هەڵمەتەدا چەند ئۆتۆمبیل و چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی بێسەرەتا دەستیان بەسەردا گیراوە بەڵام بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی سلێمانی ڕایگەیان دەست بە سەردەیان چەکی بێمۆڵەت داگیراوە و دواتر ئامارەکانی دەخەنە ڕوو لە ڕۆژانی ئایندەشدا بازگەی کاتی دادەنێن و تا بنبڕکردنی دیاردەکە بەردەوام دەبن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەری دومی پرۆگرامەکەمان وەک پێشتر هاوکارم شوان ئاماژەی پێکرد کە باز لە نوێترین بڕیار و ڕێنماییەکانی هاتوچۆ بۆ شۆفێران دەکەین کە گفتوگوی زیاتر لەسەرم تەوەرەمان دەکەین لەگەڵ میوانەکەمانەوەیش زۆر بەڕێز مقدم کاروان سدیق ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کا کاروان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش پێمان دیارە لەگەڵ بەڕێز مقدم کاروان ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی قسە دەکەین بۆ وەرگرتنی ڕێنمایی زیاتر لەسەر ئەو بڕیارانەی کەوا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ شۆفێرانی دەرکردووە کە چۆن پابند بن بە ڕێنمایەکان وەروەها بۆ ئەو ئۆتۆمۆبیلانەشکەوە جام ڕەشن یا خۆت بێسەرەتان یان زیاد لە پێویست لەزگەیان پێوە کراوە. بەڵێ دەچینە لای میوانەکەمان ئەگەر گوێبیستی ئێمە بێت کا کاروان ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێ سڵاوی خوای گەورەت لێ بۆم کاتت باش سەرەتا پێمان بڵێیت بزانین ئامانج لە دەرکردنی ئەم بڕیارانە چییە؟ بەڵێ دیارە شەیدا دەنگمان ناگاتە لای کاروان دیسانەوە وەکو زانیاریەک بۆ تەواوی بینەرانی عزیز لە شاری سلێمانی ئەتوانم بڵێم لە زۆربەی شارەکانی تریش کێشۆگرفتێک هەیە ئەویش بە دیاریکراوی کۆمەڵێک ئۆتۆمۆبیل هەن لە ناویانە لە ناو بازار لە معرەزا لە پێشانگاکانی ئۆتۆمۆبیل بە سیارەی مەلیکە یاخودە و سیارە بڕاوانە و کۆمەڵێکی تریش هاوشەیە و سیارانە کە مۆدیلیان خوارە واتە نزمە لە 2009 ئەمانە داغڵی هەرێمی کوردستان کراون بە شێوازێکی قانونی یاسایی هاتوونەتە هەرێمی کوردستانەوە تابلۆی کاتیان بۆ کراوە بەڵام کە تابلۆیان بۆ ناکرێ ئەمەش هاوڵاتیان نیگەرانن لەوەی لە ڕووی مادیەوە تووشی زیان بوون چونکە تۆ ئۆتۆمۆبیلێک دەکڕی کە ئەوە بۆ نەکرێت تابلی بۆ نەکرێت تووشی گرفتە بن بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری لەسەر ڕێنماییەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەچینە لای بەڕێز مقدم کاروان سدیق ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. کا کاروان سڵاوت لێبێ و ماندوو نەبن بەم گەرمایە تیما و بەشەکانتان لە شەقامەکانە بە شەو بە ڕۆژ خەریکی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایە لە بەرژەوەندی گشتی دەمانەوێت بپرسین لەم کاتە هەستیارەیە بۆچی لەم کاتیان بڕیارە گرنگانەتان بۆچی دەرکردووە و هەروەها ئامانج لە جێبەجێکردنیان بڕیارانە بۆچی دەگەڕێتەوە. سپاس بۆ بەڕێستان دیارە یەکێک لە کارەکانی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ناشە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەکو هێزێک لە هێزەکانی یاساییشی ناوخۆ کاری یاساییە دەرەق بە شۆفێری سەرپێچی کار و ئەنجامدانی کاری یاسایی دەرهەق بە هەر سەرپێچیەک لە سەرپێچیانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی شۆفێران و هاوڵاتیان ئەنجامێدەن
و بەسپاسەوە بۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک ڕێنمایی تازەی دەرکرد، کۆمەڵێک بڕیایی تازەی دەرکرد بۆ پاراستنی باری ئەمنی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی. لەنا ئەوشدا هەندێک ڕێنمایی پەیوەندیدار بوو بە کارەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانیەوە سەبارەت بە کۆمەڵێک پرسی گرنگ وەکو ئۆتۆمبیلی بێسەرەتا و خوارد مۆدێل و هەڵواسینی تابلوی ساختە و جامی ڕەشی نایاسایی و کۆمەڵی ڕێکاری تر. و ئێمە ڕۆژانە مەفرەزەکانمان لەگەڵ مەفرەزەکانی هێزەکانی یاساییشی ناوخۆ و هێزەکانی تر ڕۆژانە ڕێکاری یاسایی بەرامبەر بە هەموو ئەو کەسانە ئاگیرێتە بەر کە سەرپێچیەکەن لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و سەرپێچێک لە سەرپێچەکانی هاتوویان ئەنجام داوە. زۆر باشە کاکاران بۆ هۆکار چی بوو بۆچی ئەم بڕیارانە لەم کاتەدا چوونە بواری جێبەجێکردنەوە؟ وەکو بۆ خۆتان نەزانوەکو باسی شکرێ لە ڕاگەیان دەکات لەم دوایانەیە کۆمەڵێک سەرپێچی زۆر دووباراکرایەوە، کۆمەڵێک تاوان ڕوویدا کە هەندێکیان بە سیارەی بێمۆڵەت و بابرێن بێتابلۆ و دیادەی تەقەکردن لە چەند شوێنێک ئەم حاڵەتە دووبارە بووە و جێگری سەرۆکی حکوومەت بڕیارێکی لەو جۆرەی کە بە ڕاستپات هێزەکانی یاساییشی ناخۆی ڕاستپات بە ئەنجامدانی ڕێکاری یاسایی و پشتگیری بەردەوامی بەڕێزیان بۆ هێزەکانی یاساییشی ناوخۆ و ئەمە ئەرچی سەرەکی هێزەکانی یاساییشی ناوخۆیە ناکرێ بڵێ ئێمە لەمە واتە لە پێشووترە ئەم حاڵەتانە ئاسایی بوون. ئەم قسانەی کە ئەکرێ ئەم سەرپێچانەی کە ئەکرێ لە پێشوشتریشە هەر سەرپێچی بوون، هەرە وایە ئێمە ئەرچی ئێمە بوو کە کاری یاسایی بەرامبەر بۆ کەسانە بکەین کە سەرپێچیەکەن لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. بەڵام ئەوەی کە لەم کاتەدا گرنگە چاودێری و پشتگیری ڕازەخۆی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە بۆ هێزەکانی ئاساییشی ناوخۆ، چونکە بیرمان نەچێت لە ڕابردوودا چەند حاڵەتێکی نەخوازرا و لە کاتی مەفرەزەکانی هێزەکانی یاساییشی ناوخۆیان ڕوویدا بوو و هەندێک جار بوو بۆ هۆی دەستدرێژیکردن و باڵێ ئیهانەکردنی ئەفسەران و کارمەندانی هێزەکانی ئاساییشی ناوخۆ. بەڵام لەم کاتەدا گرنگی ئەم بڕیارەی جێگری سەرۆکی حکوومەت ئەوەیە کە ئێستا بۆ خۆی چاودێری ورد لەم دۆخەی ئێستەی پارێزگای سلێمانی و ئیدارەکانی ئەم مەنتیقەیە ئەم ناوچەیەکرێ. هیچ کەسێ لەم کاتەدا جورئەت ناکات کە بە هیچ شێوەیەک لە هەچ پلۆ پۆستێکا بێ ڕوبەڕووی هێزەکانی یاساییشی ناوخۆ بێتەوە. ئەگەرنا ئەمە ئەرچی ئێمەیە لە ڕابردووە لە ئێستا و لە ئایندەشە، چونکە ئەرچی ئێمە و هێزەکانی پۆلیس و وانە ئەوەکانەیە کە دەستنیشان کراوە و ئێمە بێ ڕێکاری یاسایی لەگەڵ هەموو کەسانی بگرینە بەر کە سەرپێچی لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆکەن. زۆر باشە کاروانەوەی ڕای پشتگیری تەواومان وەروە دەستخۆشیکردن لێتان بۆ جێبەجێکردنی یاسا و کۆنتڕۆڵکردن و ئارامکردنەوەی شار بەتایبەت لەو ڕوودا و تۆزێک لەو بێسەروبەریەی لەلایەن کۆمەڵێک شۆفێرەوە دەکرێت بەداخەوە. بەڵام بابەتێکەیە تۆزێک گرنگ و وەسیارە دەمەوە بپرسم. کۆمەڵێک ئۆتۆمۆبیل کە ژمارەیان کاتیە لە مەرزەکانەوە بە شێوازێکی یاسایی هێنراونەتە ناو هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیاکانەوە. هاوڵاتیەک ئەم ئۆتۆمۆبیلانەی کڕیوە، ئێستا بڕیار دەرچووە مەسەڵەن ئەم ئۆتۆمۆبیلانە تابلۆیان بۆ ناکرێت یاخود بە بێسەرەتا مامەڵەیان لەگەڵ دەکرێت. لەم کاتەیە هاوڵاتیەک کە ڕەنگە لەبەر بێپارەی توانی بێتی ئۆتۆمۆبیلێکی مۆدیل نزم بگرێت، بۆچی پێشتر یان جۆرێک لە جۆرەکان مامەڵە ناکرێت کە هەر هیچ هاوڵاتیەکانی زەرمەند نەبن وەروە لە ڕووی یاساییشەوە گرفت بۆ هاتوچۆ دروست نەبێت؟ قوربان ئەم ئۆتۆمبیلانە بە شێوازی یاسایی نەهاتوونتە هەرێمی کوردستان سەرەتا، چونکە ئەم ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی خوار مۆدێلن. لە کاتی ئێستادا مەسەڵەن ئەگەر ئێمە باز ئۆتۆمبیلی تایبەت بکەین ئەڵێن 3 مۆدێل پێش ئێستا، ئەمانە زۆر خوار مۆدێلن، واتە بە شێوازی یاسایی نەهاتوون، بە ڕێگایەکی تر ڕاستە لە سنوورەکانەوە گەر هاتبێتن، بەڵام بە ڕێگاکە ڕێگای یاسایی نییە و ڕسومی گومرجیان لە حکوومەتەوە لێ وەرنەگیراوە. وەڵاوە ئێوە دەستگای ڕاگەیان نەتوان بە دوواداچوونی وردکەن لەسەرەوەی کە شێواز و چۆنێتی داخەبوونی ئەم ئۆتۆمبیلانە چۆنە و پێم وایە سەرڕوونیشە لای بەشێکی زۆری لە هاوڵاتیان. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا ڕۆژانە تەعاملەکەی لەگەڵ واقعاکەین کە ئێستا ئۆتۆمبیلێکی زۆر
خوار مۆدێل هاتوۆتە شارەکانی هەرێمی کوردستان و لە ناویشا پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە ماوەی ڕابردوودا بە مەبەستی ئامادەکردن و سەرژمێریکردنی مۆتۆمبیلانە بڕیارێکی دەرکرد بۆی کە سەدای بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بکەن و بزانری ئەمانە چەند ژمارەیان چەند ئۆتۆمبیلە و ئێستا ئامار کراون لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ و لێرەدا جێی خۆیەتی کە باسی کەین چارەسەری ئەم گرفتە بەم شێوازاکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بڕیار بدات بە تۆمارکردنی ئەم ئۆتۆمبیلانە بە پێدانی ڕسومی گومرجی و ڕسومی تابلۆ بۆی کۆتایی بە یەکجارەکی بە دیاردەی ئۆتۆمبیلی بێسەرەتا بهێنرێت بۆی هیچ لایەکیش زەرمەند نەبن و تازە ئەمە واقعەکە ئۆتۆمبیلانە هاتوونەتە هەرێمی کوردستان و ئەرچی ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ئاسانترە بێت چونکە ژمارەی ئۆتۆمبیلانە زۆرن و ئەم ئۆتۆمبیلانە جگەلەوەی کە ئەم تۆماری ڕەسەن نین هەموو تابلوانی پێوانێت تابلۆی ساختە هیچیان تابلۆی ئەسلی خۆیان پێوە نییە ئەمانە کاتێک کە سەرپێچی لە یاسای هاتوچۆ و یاخود کاتێک کە تاوانێک ئەنجامەدەن دۆزینەوە و دەستنیشانکردنیان زۆر قورس و گرانە بۆیە ئەگەر بمانەوێت چارەسەری کۆتایی ئەم کێشەیە بکرێ ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات بۆ تۆمارکردنی ئەم ئۆتۆمبیلانە لە بەرامبەر وەرگرتنی ڕسوم و لە بەرامبەر وەرگرتنی ڕسومی تابلۆ و ڕسومی گومرجی و کۆتایی بەم گرفتە بێ بۆ هیچ کەسێک زەرمەند نەبێ و لە دوای ئەم بڕیارە چاودێریشی تون بکرێتە سەر خاڵە سنووریەکان و هیچ کەسێک جورەتی ئەوە نەکات جارێکی تر بە شێوازی نایاسایی ئەم ئۆتۆمبیلانە داخلی هەرێمی کوردستان بکایە هەنی هەواتە لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکان بە هیچ شێوەیەک لە خاڵە سنووریەکانەوە ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان نەکرێت ئەگەر چی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆشی وەزارەتی ناوخۆبیری لەوە کردوێتەوە ئۆتۆمبیلە خوار مۆدێلەکان چونکە تاو کاتەیە 3 مۆدێل پێشێستا ئۆتۆمبیلە توانی بەڵێ کاک کاروان بەردەوام تا ئێستا با بڵێت 3 مۆدێلی توانی داخل بێ بەڵام لە ئێستایا بە بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دراوە ئۆتۆمبیلەکانی تاوەکو مۆدیل 2010 هەمووی بتوانێت داخل بکرێن بەڵام ڕسومی تۆمارکردنیان زیاتر بێ بە نمونە مەسەلەن ئۆتۆمبیلێکی 2020 ئەگەر ڕسومی تۆمارکردنەکەی بە نمونە 3 ملیۆن بێ هەمان جۆری ئۆتۆمبیل ئەگەر 2010 بێ مۆدیلەکەی بۆ نمونە ڕسومی تۆمارکردنەکەی 8 ملیۆن دینار بیان 7 ملیۆن دینار بێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ بۆ خۆی بری لەوە کردوێتەوە کە ئۆتۆمبیلە خوار مۆدیلەکانیش داخل بکرێن بەڵام ڕسومی تۆمارکردنەکانیان زۆرتر بێ و زیاتر بێ زۆر باشە کاک کاروان ئاماژەت بەوە کرد کە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی بێسەرەتاتان دەست بەسەرا گرتووە وەک دەزانین کە هەمووشی لەوانەیە خەڵکی هەژار و کەم دەرآمد بێت حکوومەت چ قەرەبوویەک بۆم هاوڵاتیانە دەکاتەوە یاخود ئەوەیە تەنها سزا دەدرێن و غەرامە دەکرێن ئایا هیچ قەرەبوویەکیان بۆ دەکرێتەوە یاخود چارەنووسیان بەکوێ دەگات هیچ ئامارێکم ئاماژە پێ نەکردو سەبارەت بە سەراگرتنی ئۆتۆمبیل و ئامارێکی وردیشمانە بەردەستانیە و حکوومەت تەعامل لەگەڵ ئەو واقعەکە کە ئێستا هەیە و سوڕانەوە و هاتوچۆکردنی ئۆتۆمبیل لەسەر شەقام و ڕێگابانەکان بەبێ ئەوەی تۆمار کراوێ بۆی تابلۆی ڕەسەنی پێوە بێ ناتوانێت هاتوچۆ بکە و حکوومەت کە ئێمە نوێنەرایەتی حکوومەتەکەین تەمسیلی حکوومەتەکەین ناچارین لەوەی کە هەر ئۆتۆمبیلێک لەسەر شەقام و ڕێگابانەکان سوڕای و تابلۆی پێوە نەبوو و تۆمار نەکراوە بووە بێت دەستی بەسەرا بگرین و ڕوبەڕووی ڕێکاری یاسایی بکەینەوە ئەوانشی لە نەمای ڕابردوودا کراوە وەکووتمان بێ یاسایی و نایاسایی بووە کراوە و ئەم ژمارەیەکی زۆرن بۆیە لێرە داوا لە بەڕێز وەزیری ناوخۆ و بەرپرسانی حکوومەتەکەین لە نزیکترین کاتە بڕیارێک بدرێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە و کار ئاسانیکردنی زیاتر بۆ ئێمە لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ تاوەکو بە هەموو لایەک بتوانین کۆتایی بەو گرفتە بێنین و چارەسەری ئەو کێشەیە بکرێ و ژمارەیان پێ بدرێت لە بەرامبەر پێدانی ڕسومی گومرجی و ڕسومی تۆمارکردن پێشم وایە هەموو ئەو کەسانی کە ئەم جۆرە ئۆتۆمبیلانیان کڕیوە بەم قەنەعەتە ڕازین بەم بڕیارە ڕازین چونکە پێشتر کە ئەم ئۆتۆمبیلیان کڕیوە نرخی جیاواز بووە لەگەڵ نرخی ئۆتۆمبیلێکی تۆمارکراوی ڕەسەنە
و حکومت بە زووترین کات بڕیار بدات چارەسەری ئەم گرفتە بکە و تاوەکو هیچ لایەک زەرمەند نەبن. زۆر باشە بێگومان ئەمە جێگەی دەستخۆشی و بۆ هیوایان تەواوی کێشۆگرفتەکە بە یاسایی چارەسەر بکرێت لە کۆتاییە پارێزگاریکردن لە بەرژەوەندی گشتی ئەولەوێترەکە کاروانباز لە بابەتێکی ترەکرێت بۆ نمونە ئۆتۆمۆبیلێک داغڵی هەرێمی کوردستان دەکرێت مۆدێلی 2021 یاخود 2021 بێ بەڵام کۆمەڵێک لێدراوی زۆر بێوانەی کە دەستی دوون بە تایبەت ئەڵێن لە ئەمریکا و لە دووبەیەوە دەهێنرێن ئەگەر پارچیان زیاد لە چەند پارچەیەک با بڵێن بەر پێکان کەوت بێشکا بێ ئێستاکە تابلۆیان بۆ ناکرێت دەدرێتە لیژنە ئەگەرە و زانیاریانە ڕاستن کردنەوەیەکە بێ لەو بارەوە ئەو ڕێنمایە تازانە چین. بەڵێ زانیاری ڕاستەوە و ڕێنمایی وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک خاڵی دەستنیشان کردبوو بۆ ئۆتۆمبیلانەی کە لێدراون و داغڵی هەرێمی کوردستانەکەن و ڕێنمایەکان ڕێنمایی هونەری زۆر وردن کۆمەڵی خاڵە باز دەواکە ئەگەر لە پێشەوە بەرکەوتنی قورسی هەبێت لە پاشەوە لە تەنیشتەکانیەوە و با بڵێن بەرکەوتنەکە گەیشت بێتە شاسی و زیانی زۆر بە ئۆتۆمبیلەکە کەوتە بێت. ئەمانە کۆمەڵی ڕێنمایی وردی هونەری ڕاستی ئەفسەرە بەڕێزەکانمان لە بەشی پشکنینی هونەری زانیاری زیاتریان هەیە. ئەمانە هەموو کۆمپانیەکانی هێنانی ئۆتۆمبیل بە وردی ئەم ڕێنمایان نازانن و با بڵێن شارەزایی تەواویان هەیە لەسەری ئەمانە نابێت داغڵی هەرێمی کوردستان بن و لە خاڵە سنوورەکان پشکنینیان بۆ کرێ و دواتریش کە هاتنە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە کاتێک سەردانی بەڕێوەبەراتەکانی هاتووەکەن بۆ کاری تۆمارکردن ئەگەر بەرکەوتنی قورسیان هەبێت لەوانی کە باس کرا لەو ڕێنمایە کە خاڵ بە خاڵ کۆمەڵی خاڵی زۆرە بەڕاستی بەدەر لەو ڕێنمایانە بێ بەدەر لەو خاڵانە بێت کە لە بڕیاری وەزارەتی ناوخۆیە ئاماژەی پێدراوە بە هیچ شێوەیەک ئەم ئۆتۆمبیلانە تۆمار ناکرێن و لە ماوەی پێشووەدا کۆمەڵێک لەم گرفتارەمان هەبوو ئۆتۆمبیل لە پشکنینی بەڕێوەبەراتی هاتچۆ دەرنەچوو جاریشکە لیژنەیەکی تایبەت لە وەزارەتی ناوخۆ هاتە با بڵێن هاتچۆی سلێمانی پشکنینی دووبارەیان بۆ ئۆتۆمبیلانە کرد لە هەندێک حاڵتە تا ڕادێک چاپۆشی لە هەندێک ئەو ئۆتۆمبیلانە کرا کە بەرکەوتنەکانیان زۆر بەرکەوتنی قورس نەبوو بەڵام ئەوەی کە بەرکەوتەی قورسی هەیە و ئەو کۆمپانیانەشی کە کاری هێنانی ئەم جۆرە ئۆتۆمبیلانەکەن زانیاری وردیان لە باشە زانن بۆیە نەخۆشیان تووشی گرفتکەن ئەو هاڵاتیانەشی کە پێیانە فرۆشن تووشی گرفتی وە کێشە بکەن چونکە ئەمانە ڕێگە پێدراو نییە هیچ ئۆتۆمبیلێک بۆ کووتمان لە بەدەر لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ کە بەرکەوتنی قورسی هەبێت نابێت داخڵکرێ و نابێت ژماری پێ بدرێ. دەست خۆش بێ ئەمە ڕوونکردنەوەیەکی باش بوو بەشێک لەو پرسیار و کۆمنتانەی بۆماناتۆ باز لەوە دەکەن کە زانیاریان لا نەبوو کا کاروان دەمەوە لەوە شتێ بپرسم باز لەوە دەکرێت ئۆتۆمۆبیلێکی جامڕەش بە شێوازێکی نایاسایی و ئۆتۆمۆبیلی جامڕەشمانەیە بە شێوازی یاسایی پێم وا بێ ڕێنمایی هەیە کەەوە ئۆتۆمۆبیل جامڕەش بکرێ بەڵام مۆڵەت وەربگرێ و هەروەها لە هەندێک وڵاتانیش بە ڕێژەی 125 تا 30 ئەکرێ جامەکە تاریک بکرێ بە تایبەت لەبەر تیشکی گەرما ڕێنمایەکان لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی و بەگشتی لە هەرێمی کوردستان ئەگەر ڕوونکردنەوەمان بۆ بدەیت سپاس دەکەین. بەڵێ ڕێنمایی وەزارەتی ناوخۆ سەبات بە ئۆتۆمبیلی جامڕەش ئەوەیە کە لە کاتی ئێستەیە هاوڵاتیان توانن بە ڕێژەی لە 130 یاخود 150 جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن لە بەرامبەر پێدانی پارەیەک ساڵانە بە ڕێوەبەراتیەکانی هاتوچۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە تقریبا تا ڕادەیەک جیاوازە لەو بۆچوون و گفتوگویانی کە پێشتر و لە چاپێکەوتانی کە ئێمەمان کرد لە کەناڵەکانی ڕاگەاندن و لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ ئەو کەسانی کە ئەو پرسیاریان ڕوبەڕۆکردینەوە سەبارەت بە ئۆتۆمبیلی چامڕەش ئێمە ئەماوە دەمە پەیوەندی بە کێشەی ئەمنیەوە هەیە و بۆیە قەدەغە کراوە بەڵام بەو بڕیاری وەزارەتی ناوخۆ هەموو شتانە تقریبا کۆتایی پێهاو کە باز لەوە بکرێت ئۆتۆمبیلی جامڕەش پەیوەندی بە باری ئەمنی هەرێمی کوردستانەوەیە مادەم کرا بە پارە ئەمە تا ڕادێک دەتوانین بڵێن جیاوازی چینایەتی لە نێیان خەڵکیشدا دروست کرد و ڕەچاوی ئەوەش بکرێت کە ئێستا پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی هاویندا تیشکی خۆر بە شێوازێکی تقریبا ڕاستەوخۆترەدا لەسەر زەوی و هاوڵاتیان تا ڕادێک ناڕەحەتترن لەوەی کە ئەوە بێت بۆیە
لێرەدا داواکاری کۆزاتی ناوخۆ پیاچوونەوە بۆ بڕیارەدا بکرێتەوە یاخودەوە تا ڕێژێکی دەستنیشان کرێت و بەڕێستان باستان کرد بۆ هەموو ئەو هاوڵاتیانی کە ئۆتۆمبیلیان پێیە بتوانن ئەم ڕێژەیە بەکاربێنن بۆ ئەوەی پارێزراو بن لە تیشتی خۆر بە تایبەتی لە وەرزی هاویندا و یاخود ئەگەر مەسەلەکە باری ئەمنیە هیچ کەسێکیش بۆی نەبێت کە لە بەرامبەر پێدانی بڕێ پارەیە جامی ئۆتۆمبیلەکەی ڕەش بکات چونکە وەکووتمان ئەگە پەیوەندی بە باری ئەمنیەوە هەیە ئەوە ئەو فەرق و جیاوازیە نەکرایە بۆیە ئێمە لێرەوە یعنی داواکاری ئاراستی بەرپرسانی باڵا لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتی کە لە وەرزی هاویندا کە تیشی خۆ زیاترەدا لە سەرزەوی و تینی گەرماکە زۆر بەهێزە کە ڕێژەیەک دەستنیشان کرایە بەڵام بتوانین ناو ئۆتۆمبیلەکە ببینی و نەبێت ئەوەی کە بە تاوەتی جاوی ناو ئۆتۆمبیلەکە بشارێتەوە هاوڵاتیان بتوانن بەڕاستی بەکاری بێنن و ئەبینین وڵاتانی دراوسێژوانەوە تورکیا و ئێران هەر وڵاتێک هەر بە ڕێزێک کە سەفەری کردبێ بۆ وڵاتانە یعنی تەنها لای خۆمانە ئاوا جامی ڕەش با بڵێن هینی لەسەر کراوە عنی بە قورسی هەڵسوکەوتی لەگەڵا کرێ بۆ بەڵام ئەگەر ڕێژەیەک بێت ناو ئۆتۆمبیلەکە ببینرێ و ئاسایی بێ بە قەنەعەتی ئێمە ئاسایی هەموو هاوڵاتی هەموو کەسانی کە ئۆتۆمبیلیان پێیە ئەوە بێ بەڵام ئەمە ڕێنمایی وەزارەتی ناوخۆ تام کاتێکە قسە بۆ بەڕێستانەکەم تەنها ئەو کەسانەی کە ساڵانە ڕسومێکە دەنە بەڕێوەبەرایەتەکانی هاتووە وەزارەتی ناوخۆ تەنها ئەمانە بۆیان هێت جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن ئەوانەی تر کە مامەڵەیان بۆ نەکردووە و ئۆتۆمبیلەکانیان جام ڕەش بێ بکەونە مەفرەزەکانی هاتوچۆ یاخو بەدی بکرێن لەلایەن ئەفسەرانی هاتوچۆ ڕوبەڕووی ڕێکاری یاساییە بنەوە پسوڵەی سزای یاساییان بۆ کری ئەوانەی کە مامەڵەی جام ڕەشکردنیان نەکردبێ. زۆر باشە کاروان ئایا ئەم هەڵمەتەتان تاکی بەردەوام دەبێت و ئایا هیچ کاتێکی دیاریکراوتان داناوە بۆ شۆفێران تا ئەم ڕێنماییانە جێبەجێ بکەن؟ پێویست بە دەستنیشانکردنی کات ناکات بۆ سەباب بەم هەڵمەتەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەڕێوەبەرایەتی هاتووچۆ ئەمە ئەرچی ئێمەیە لە ڕابردوودا لە ئێستادا لە ئایندەیە ئەرچی ئێمەیە کە کاری یاسایی دەرهەق بە شۆفێری سەرپێچی کار ئەنجام دەین ئەتر ئەو شۆفێرانن کە ئۆتۆمبیلەکانیان تۆمار نییە ئەوانن کە تابلوی ساختە بەکارێنن ئەوانەی کە پشتێنی سەلامەتی بەکارنایەن ئەوانەی کە مۆبایل بەکارێنن لە کاتی شۆفێریکردندا ئەوانەی بەلاساری شۆفێری دەکەن ئەوانەی هەڵسوکەوتی سەرکێشیەکەن لە کاتی شۆفێری هەموو سەرپێچیانی هاتوچۆ ئەرچی ئێمەیە ئەبێ لە ڕابردوودا کردی بێتمان لێسەدا بیکەین لە ئایندێشا بیکەین چونکە ئەرچی سەرێکی ئێمە لە بەشێک وەکو بەشێک لە هێزەکانی یاساییشی ناوخۆ لە ناوەزارەتی ناوخۆیە مەرکانەیە کە ئێستا جێبەجێیەکەین بۆیە پێویست بە دەستنیشانکردنی کات ناکە و تەنها پێویست بە پشتگیریکردنی بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانی ئەکا وەکە ئێستادا پشتگیری هەیە و چاودێری بە دوواداچوون هەیە تاوەکو ئێمە پشتگیری زیاتر بکرێن و بە دوواداچوونی زیاتر بکرێت لەسەر ئەو کەسانی کە دەستدرێژی و نایاسایی بەرامبەرمانەکەن ئەم کات ئێماتوانین ئیشوکارەکانمان زۆر بە باشی و بە چاکی جێبەجێکەین کە وەکو بەدڵنیایی لە ڕابردووشتا هەروەمان کردووە ئەرکەکانمان جێبەجێ کردووە و تەنها پێویستمان بە پشتگیری بەرپرسانی حکوومەت بووە کە هاوکار و یارمەتی دەرمان بن. زۆر باشە دوجار پەیامت بۆ شۆفێران چییە؟ سوپاسی بەڕێستانەکەم داواکاریم لە شۆفێرانی و هاوڵاتیانی بەڕێزەوەیە کە پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن و هەموو هاوڵاتیانەی کە ئۆتۆمبیلی بێسەرەتایان پێکە ئێستا لەم هەڵمەتەدا زیاتر جەخت دەکرێتەوە سەر ئەوانەوانی کە تابلوی ساختیان بەکارهێنەوە ئەوانەی کە جامی ئۆتۆمبیلەکانیان بە نایاسایی ڕەش کردووە بۆی تووشی سزای یاسایی نەبن بۆی ڕوبەڕووی ڕێکاری یاسایی نەبنەوە خۆیان لەم حاڵتانە دوور بخەنەوە تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵا لە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی چارەنووساز لەسەر ئەو کێشە و گرفتانەدەن بە تایبەتی ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتا و خوار بۆ دێرن چونکە بڕیارەکە ڕوونە لە کاتی ئێستاگە سەر شەقام ڕێگابانەکان بەدی بکرێن ڕوبەڕووی ڕێکاری یاسایی یەکرێنەوە و ئێمەش پێشتریش ڕوونکردنەوەمان بە بەڕێوەبەرایەتی گشتی هاتووە وەزارەتی ناوخۆیەوە و داواکاریمان ئاڕەستە کردوون کە لە پێناو چارەسەرکردنی ئەم کێشانە
ئەوە بوو کە لە قۆناغی یەکەمە ئامار کران بەڵام ئەم ئامارکردنە مانای ئەوە نییە کە ئۆتۆمبیلانیان تۆمارکرا بێ و بتوان پێ بسوڕێنەوە تەنها ئامار بووە لەگەڵ دوای ئامارکردنەکەشە کۆمەڵە پێشنیارمان خسۆتە بەردەم بەڕێوەبەتی گشتی هاتووە وەزارەتی ناوخۆ ومێ دەکەین لە ئایندەدا ئەم پێشنیارانە جێبەجێ بکرێ و گرفتی ئەو هاوڵاتیانەش کۆتایی پێبێ و چارەسەری کێشەکانیان بکرێ بەڵام لە کاتی ئێستەیە هاتچۆکردن و سوڕانەوەی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقام ڕێگابانانە نایاساین لە کاتی بەدی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مقدم کاروان سەدیق ئەفسەر لا بەڕێوەبەتی هاتوچۆی سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سپاس بۆ بەڕێز کاک مقدم کاروان هیوادارین هاوڵاتیانی بەڕێزی ڕەچاوی شۆفێرانی بەڕێز ڕەچاوی ماندووبوونی برایانی پۆلیسی هاتوچۆ بکەن ئێمە بەم پلەگەرما بەرزە لەناو ئۆتۆمۆبیلەکانمان خۆمان ناگەیان لەناو ماڵەکان بەڵام ئەفسەرانی وە کارمەندانی هاتوچۆ لەبەر ئەو خۆرە تاوە بەبێ هیچ ئیمکانیاتێک بەم بارودۆخ قەیرانەوە زۆر جاریش تووشی سەرێشە و لێدان و ئازار و ئەزیەت دەبنەوە دەبینین و دەبیستین هەر بۆ ڕێز و ماندووبوونی ئەو جلە سپیانەیان بێ کە لە سەرجادەکانەوە سندکایە شۆفێرانی بەڕێز ڕەچاوی ڕێنمایەکانی هاتوچۆ بکەن وەکو پشگیریەک بۆ ماندووبوون و هەروە هیلاکبوونی ئەوانیش لە کۆتاییە ئەمان بۆ خزمەتی هاوڵاتیان و ئارامی شار و شۆفێران لەسەر جادە و شۆستە و شەقامەکان دەوەستن و لێپرسینەوە و ڕێنمایی بە هاوڵاتیان دەدەن. بەڵێ بەڕێزان پەیامنێرمان هاوار لەگەڵمان دەبێت کە زانیاریەکانی ناوچەی گەرمیانمان بۆ دەگوازێتەوە هاوار سڵاوی خوای گەورەت لێ بەوەم کاتت باش فەرموو زانیاریەکانمان بۆ بخەیتەوە. بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام بێ دیارە من ئێستا لە سەریکێک لە شەقامە گشتیەکانی قەزای کلارم لە ئیدارەی گەرمیان لێرەش هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لەلایەن هێزەکانی پۆلیسی ناوخۆوە ئاسایش و پۆلیسی چالەکە مەدەنیەکانەوە کۆمەڵێک باڵێن هەڵمەتێک ئەنجامدرا بۆ دەست بە سەراگرتنی ئەو سیارانی کە بێسەرەتان و جامڕەشن و هەروها لەلایەن هێزەکانی ئاسایش و دەست بەسەر چەکی بێمەڵەت تا دەگیرێت وەک لە وێنەکاندا دیارە لێرە کۆمەڵێک لە ئەو بڵێن جوانکاری و لەو پەردە و لەو فلاشەرانی کە بۆ ئۆتۆمبیلەکان دادنێت لەلایەن شۆفێرانەوە لەلایەن پۆلیسی هاتوچۆ دەستی بەسەرداگیراوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بڵێن دەچمە لای کاک عەبدوڕەحمان زەهاوی کە وتەبێژی هاتوچۆی گەرمیانە لە ئێستاە هەمیشە بەردەوام بێ چونکە ئێمە ئەوەی کە هەیە یاسایە ڕێنماییە هەر کات ڕۆژە لە ڕۆژان ئەو یاسایە ئەو ڕێنمایانە واتە دوو یاسامانەیە و ڕێنماییەک بە شێوازەیە گشتی لەم بابەت و مەوزوع هەر کات ئەو یاسایە ئەو ڕێنمایە سڕ کرا تەجمید کرا ئەو کاتە ئێمە واز لە کارەکانی خۆمانهێنین هەڵبەتە و یاسایانە ئەمانەیە کە من بۆ جەنابتانی باس بکەم ئەوشەوەیە مادەی 12 یاسای ژمارە 86 ساڵی 2004 کاڵێ نابێ هیچ ئۆتۆمبیلێک گوزەر بکە لەسەر شەقام و بانەکانمان ئەگەر هاتۆ ئەم ئۆتۆمبیلە تۆمار نەکرابوو تەنها ئۆتۆمبیلانن نەبێت کە قونسولیاتەی سەفاراتەی منەزەماتی خەیریەوانە جیاوازە بە قانون و بە معاهدە لە هەموو وڵاتان لێی بەدەرکراون ئەمە یەک دوو یاسای ژمارە 16 ساڵی 1993 مانەیە یاسای هەڵگرتنی چەک لە مادەی 21 بە 5 فەقەرە باسەکە ئەڵێ ئەو کەسانەی لە یەکێ لە بڕگەکان ئەڵێ ئەو کەسانەی کە مۆڵەتی چەکیان نییە و چەک هەڵەگرن ئەبێ ئارەسی دادگا بکرێن ئەو کاتە پرۆسیجەری هەیە و دادگاش بەپێی ئەو قانونە حکمێدا ڕێنماییەکی ترمانەیە ڕێنمایی ژمارە 5 ساڵی 2019 ئەمە لایەن بەڕێز وەزیری ناوخۆوە یا وزارەتی ناوخۆوە بۆ ئێمە هاتووە کە ئەڵێ هیچ ئۆتۆمبیلێک نابێت جامەکانی ڕەش بکە ئللا بە موافقەی وزارەتی ناوخۆ نەبێ هەڵبەتە ئەو کەسانەی ئەو هاوڵاتیان خۆیان بە بزنس سەزانن یا ئازان مەترسیەک لەسەر گیان و حاڵیان هەیە لە شتێکیانەیە خطورەیە لەسەر ژیانیان هەیە توانن داوا پێشکەشی وزارەتی ناوخۆ بکەن یا لە ڕێگەی وێبسایتی وزارەتی ناوخۆ یا لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆوە بۆ ئەوەی ئەو کاتە تووشی محاسبەی قانونی نێن. زۆر سپاس بۆ عەبدوڕەحمان دیارە وەک هاوشێوەی شار و شارۆچکەکانی تریش لێرەش لەلایەن وەک ئاماژەم پێ لەلایەن هێزەکانی پۆلیسی هاتوچۆوە لەلایەن ئاسایشەوە ئەم هەڵمەتە لە چەند شوێنێکی جیاواز لەناو قەزای کەلار و شوێنەکانی تری ئیداری گەرمیان بەڕێوە دەچێت ئەمە ئاماژە بۆش کەم لە قەزای کەلار و لە تەواوی لە ئیداری گەرمیان نزیکەی 850 ئۆتۆمبیلی بێسەرەتا واتە ئەو ئۆتۆمبیلانی کە
لەلایەن پۆلیس یادوچۆ کۆدیان بۆ کراوە لە ئێستا لە با بڵین لە هاتوچۆی گەرمیان کۆدیان بۆ کراوە و وەکو با بڵین تا ڕادەیەک ڕێگەپێدانیان بۆ کراوی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ ئاماژەی بۆدا کە ئەو کۆدە تەنیا بۆ با بڵین ئامارە بۆ ڕێگەپێدانی هاتوچۆ نیە بۆ ئێستا تەواوی ئۆتۆمبیلانی کە کۆدیان بۆ کراوە لە بەڕێوەبەری هاتوچۆی گەرمیان لەناو ئەم مەفرەزانە ئەم مەفرەزە با بڵین گەڕۆکانە کە لە چەند شوێنێکی گەرمیان دانراون دەستیان بەسەردا دەگیرێت ئەمە زانیاریەکانی گەرمیان بوو دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامێرمان هاوار محەممەد سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ بینەرانی عزیز لە بەشی سێم بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر تاکی موچەخۆر بکەین شکر بۆخوا بڕیارە لەم مانگە بە دواوەی تر موچە بە شێوازێکی ئاسایی بدرێتەوە بەشێک لە موچەی هاوڵاتیان بڕاوە لەگەڵ زۆر بەڕێز سەرکۆیونوس ئابووری ناز قسە و باز لەسەر ئەوە دەکەین ئەگەر تاکێکی موچەخۆر چی بکات بۆی ئەو موچەیەکی ئێستا کە بە شێوازێکی کاملوەری دەگرێت بتوانێت مامەڵەی لەگەڵ بکات تووشی قەیران و گرفت نەبێتەوە لەگەڵ خودی خۆیان کاک سەرکۆسڵاوت لێبێ و ئەم کاتت باش ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە تاکێکی موچەخۆر چۆن مامەڵە لەگەڵ ئەم گیرفانە پڕی بکە کە ئەم مانگەی ئینشەڵا بڕیارە پێی بگات. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە بەداخەوە چەند ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی بەهۆی ڕێکنەکەوتنی سیاسی نێوان هەولێر و بەغا و هەروەها بۆی هاتنی کۆرۆنا ڤایرۆسەوە جۆرێک لە جۆرەکان حکوومەت هێرێم نتوانیوە سەرجە موچەی موچەخۆران دابینکە خۆتان نەزانن ئێمە لە هەرێمی کوردستان اعتمادی سەرەکی زۆربەی دانیشتوان هەرێمی کوردستان لەسەر موچەیەکەوە مانگانە وەکو فەرمانبەر وەکو کەسوکاری کیمیاباران کەسوکاری شەهیدان کە مندامان هەم بیمەی کۆمەڵاتی هەموو کەسانێکەوە موچە وەرەگرن و وەکو سەرچاوی سەرەکی بەکارهێنن. بەڵا چەند ساڵی ڕابردوو بەداخەوە نەقسێکی زۆرمان هەبوو لە پێدان لە دواکەوتن لە لێبڕین و هەروەها لە هەموو کەم کوڕەکانی کە خۆتان نەزانن ئاوری هەرێمی کوردستان ئاوریەکی فشەڵە اعتمادی سەرەکیمان لەسەرێک زۆر سەرچاوەیە بەداخەوە زۆرێکەوە ئاوریانێکەوە اعتمادیان لەسەرێک سەرچاوەیە کاتێکەوە نرخی ئەو بەرهەم بۆ نمونەیەمە اعتمادمان لەسەر نەوتە کاتێکەوە نرخی بەرمیل نەوداوە بەڵسە کاریگەری ڕاستەخۆی لەسەر گیرفان و بودجەی حکوومەت و سەرنجامیش لەبەرەوەی حکوومەت زۆربەی موچەکە بودجەکەی بۆ خەرجی تەشغیلی و موچە ئەڕوا زۆرێک لە هاونیشتیمانیان و هاوڵاتیان اعتمادی سەرەکیان لەسەر بابەتێت داهاتەکانیان کەمەکە ئەم هەنگاوی حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوێکی جددیە باشە کاریگەری ڕاستەخۆی هەیە بەڵام هەرچەند ئەمە مافێکی سەرەتایی فەرمانبەران موچەخۆرانی خوانە بەڵام لە ئێستا کە دواکەوتووە ئێستش وەکو جۆرێک لە جۆرەکان هەنگاوێکی ایجابی باشە هیوادارین یەک بەردەوام بێت دوو لە کاتی خۆیان بدرێەوە زۆر گرنگە بوو بۆ موچەخۆر بەڵێ خۆتان نەزانن خواستی بەکاربەر و من و تۆی موچەخۆر اعتمادمان ینی گیرفانەکەمان لەسەر ئەو داهاتێکە دەستمانەکرێت چەند ساڵی ڕابردوو جۆرێک لە جۆرەکان خواستەکەمان کەمی کردووە ئەو خواستێک کەمی کردو لەبەرەوەی کەوا توانای داراییمان نەبووە کاتێک کە توانای دارایی نەبێ عادەتەن من و تۆی بەکاربەر پێداویستیەکانمان کەمتر ئەەکەینەوە بۆی کەوا بتوانین جۆرێک لە جۆرەکان خەرجیەکانمان لەگەڵ داهاتەکانەوە بگونجێنین تامان ئەمەش بارگرانێکی زۆر گەورە بوو لەسەر زۆربەی چینی فەرمانبەران خصوصا ئەوانی کەوا کرێچین خصوصا ئەوانی کە قەرزدارن سلفۆ قەرزەکانیان لەسەرە بەداخەوە زۆر قرز و بەڵام لە ئێستا ئەگەر بەردەوام بە هیوادارین بەردەوامی هەرچەند سەرۆکی حکوومەت لە پەیامەکەشە باسیەوەی کرد بە مەرجەوەی کەوا 200 میلیارەکە بەغا بەردەوام بێ ئێمەش ئەتوانین لێرە شتێ بکەین ئەگەر بەردەوام بێ پێویستە تاک من و تۆی بەکاربەر هاوڵاتی کە موچەخۆری ناگامان لەو پارەی بێ کە دەستمانەکەوێ چۆن پێشتر بەرنامەیەکمان بۆداناوە هەموو پێداویستیەکانی ڕۆژانە و پێداویستیەکانی ناوماڵ و پێداویستیەکانی کەمان دابین کردووە بە هەمان شێوە بیلەوە بکەینەوە فایزێکی هەیەتە سەرپارەکانمان داهاتەکانمان زیایی کردووە جۆرە لە جۆرەکان من پێم وایە تاک پێویستە لەم حاڵەتە بیل لە پاشەکەوت بکاتەوە هەرەوە نەبێتەوە ڕاستە ئەمە خەرجی وەکو لە ئابووریاڵە ئارزوی بەکاربردنمان زۆر بەرزە لەبەرەوەی داهاتمان کەمە لە حاڵەتێکی ئاوا کاتێکەوە ئێستا بڕێک لە داهاتەکانمان بۆ ئەگەڕێتەوە کە حەقێکی شەرعی خۆمانە لەم کاتە پێویستە ئەمە بیلەوە بکەینەوە کە هەموو ئەو پارەی کە دەستمانەکەی نێنین بۆ بەکاربردن و خەرجەکانمان زیانەکە پێویستە بیلەوە بکەینەوە جۆرێک لە جۆرەکان پاشەکەوت زیاکەین چونکە خۆتان نەزانن استقراری سیاسی پەیوەندی هەیە بە استقراری ئابووریەوە و هەرێم و عێراق خۆتان نەزانن چەند ساڵی ڕابردووە کێشە سیاسیەکان بۆ کاریگەریەوە لەسەر کێشەی ئابووری دارایی پێمان وایە بەکاربەر بێ هۆشیار بێت ژیرانە بیرکاتەوە ڕەشیدانە بیلەوە بکاتە ئەو داهاتی دەسێکەوێت پێویست ناکە هەموو بنێرە بۆ خەرجی بەکاربردن و هەموو پێداویستەکانی لە بازاڕە بە یەکجار دابینکە حەقی خۆشێکی دابینکە بەڵام لەبەرەوەی کەوا خۆتان نەزانن عێراق و هەرێمی کوردستان جۆرە لە جۆرەکان متمانەیەکی ئۆتۆنیە لە نێوان خەڵک و خاڵاتیە مامۆستا سەرکۆ ئەم جۆرە لە ینی ئێستا هاوڵاتیان ینی موچەخۆران مافێکیان خراوە ئێستا وەریان گرتوتەوە ینی گەرچی هیچ گرنتی و زمانێک نییە ئەمە بەردەوامە بێ بە شێوەیەکی گشتی بەڵام بەم شێوەیە ئەگەر بێت و تاکی موچەخۆر نەتوانێت مامەڵە بکات وەکو ئابووری ناسێک چ گرفتێک لە بازار دروست دەبێت لە کۆتاییە هەموو هەرێمی کوردستان موچەخۆر نین بەشێک لەوانەش
کاسبکارن ئەگەر نرخەکان خوا زۆر بێت نرخەکان بەرز بێتەوە ئەی کاسبکار و ئەوانشی کە موچەخۆر نین گرفتیان بۆ دروستە بێ یاخود بە پێچوانەوە لەبەرەوەی پارەیەکی زۆر لە بازار هەیە کاسبکار و ئیشکەرەکانی دەتوانن سوود لەم دەرفەتە وەربگرن. حتمما کاریگەری هەیە لەسەر ئەو کەسانێکەوە لە بازارە و لە هەموو بۆ نمونە لە کەرتی تایبەتە لە دوکانی خۆی شەکە کاریگەر ڕاستەخۆ هەیە ئەوکو پێشتر باسم کرد لەبەرەوەی ئێمە احتیمادی سەرکیمان لەسەر و داهاتەیە کە ئەو موچەیەکەوە وەکو داهات بێ بە داهاتی سەرچاوی سەرەکی خێزانەکان لە حاڵەتی ئەوەش ئارجی بەکاردنمان لەبەرەوەی بەرزە کاتێککە داهاتێکمان دەسەکەوێ ڕاستەخۆ چنە بازار و پێداویستەکانمان دابینەکەن کەواتە خەرجەکانمان زیادەکە بە زیادبوونی ئەم خەرجیانە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی خواست مانای ئەوەیەکەوە فرۆشیار بازرگان دوکاندارەکان کەسەکانی کەەوە کاسبن لە بازارە جۆرێک لە جۆرەیان بازارگەرمیان بۆ دروستە بێ و خواست لەسەر بەروبووم و کەلوپەلەکانە زیادەکە حتمما کاریگەری جابی هەیە لەسەر ئەوان هەر تێبینیەوە کە بۆ نمونە لەمڕۆ کە موچەی وەزارەتی تەندروستی بە کاملی ئەدرێ ڕۆژانی کە حکوومەت قەراریاوەکەوە لە ماوەی هەفتەیەکە سەرج موچەکە دابینکە تێبینی ناو بازارەکانی شارەکانی هەرمی کوردستان کە بزارە چی جمەیەکیانێت چی گەرم و ڕێ دروستە چکە بۆ لەبەرەوەی ئارزی بەکاربردننی من و توی فەرمان بە لەبەرەوەی پێشتر داهاتمان کەم بووە ئێستا لەم حاڵەتە ئەتوانین جۆرێک لە جۆرەکان پێداویستەکانمان کە پێشتر دابین نەکرێت و دابینیکەین ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەرەوەی کەوا بڵێ فرۆشیار قازانجەکە لەم حاڵەتە بەڵام من پێم وایە هەر ئەمە مانایەوە نێکەوە مەسەلەن موچە و محڕێکی سەرەکی بێ وەکوڵە جوونەڵەری سەرەکی بێ بۆ ئابووری بازار بە شێژی گەشتی لەبەرەوە خۆتان نەزانن 1 ملیۆن و تقریبا 300 تا 400 هزار کەس موچەخۆر و موچەوەرەگەر لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەبەرەوە ئەی دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی زیاتر لە 6 ملیۆن کەسە ئەمانیکا کە سەرچاوی داهاتیان بریتە لە بازار بریتە لە کەرتی تایبەت بریتە لە کۆمپانیەکان پێویستە حکوومەت لەم کاتە هەر ئەوە نەبێت کە پارێکی دەستکەوە ڕاستەخۆ هەمووی ڕاستە بۆ موچەوە ئەولەوێتە و کەس قسەی لەسەر ناکات چونکە مافێکی ڕەوا و ئەو کۆڵە شەرعی و ئەو عقلگرێبەسی کە لە نێوان فەرمانبەر و حکوومەتە هەیە پێویستە بدرێت بەڵام لەگەڵەوە پرۆژەکان گرنگترن خۆتان نەزانن ئێستا بەداخەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان زیاتر ڕێژەکە لەسەروی لە ساڵ 20ەوەی کە ئەمەش بە ترسیدارە کاریگەری هەیە لەسەر کێشەی کۆمەڵاتی کێشەی ئابووری تەنانەت سیاسیش هەنەجا لەبەرەوە پێویستە حکوومەت ڕاستە ئەم لایەنە گرنگە بەڵام ئێوە هەزاران تەخەڕوجێکەوە ساڵان تەخەڕوجەکەوە لە 2013 تاعین نەبوون و بێکارن ینی بەدوای کارە ئاگەڕن پێویستە بی لەوە بکرێتەوە کەوا پرۆژەکان بکرێتەوە سەرکار بەڕێی من لە ئابووری زۆربەی وڵاتانیشە هەروایە پێویستە ئەو پارەی کە حکوومەت هەیەی ئەو داهاتی کە دەستێکەوێ ڕاستی سەر لە هەرێمی کوردستانە چارمان ناچارە زۆربەی داهاتەکانمان لەبەرەوەی سیاسەتە هەڵەیەکەوە پێشتر ڕیاوە ڕێگەڕوا بۆ خەرجی بەگەڕ و موچە طبعا ئەمەژمان ئەمە ئابووریانە نییە ئەمە هەڵەیە پێویستە لە وەبەرهێنانمان هەبێ پێویستە پرۆژەکان چونکە خۆتان نەزان کاتە پرۆژەیەکی ئیشەکە هەلی کارە ڕەخسێنە کاتێک پرۆژەی ئیشەکە دەرامەت و کەلوپەل و کەلوپەلانیکەوە لە بازاڕە کە پرۆژەکە پێویستێتی بازار دروستەکە بەڵێک ڕاستە کاریگەری هەیە بەڵام کاریگەر ڕاستەخۆەوەی کەوا بەشێک لەم داهاتە پێویستە بۆ ئەو کۆڵەیە خەرجی بەوە بەرهێنان دابنێت چونکە خەرجی و بەرهێنان هەلی کار ڕەخسێنێ هیچ نەبێ نەبێ کێشێکمان لە کۆڵە کاتە تا ڕادەیەک ڕێژەی بێکاری کەمەکاتەوە ڕاستە فرۆشیار قازانجەکە بازرگان قازانجەکە و بازارگەرمی دروستەکە بەڵام ئەمە وەکو لە ئابووریا باسەکرێ ئەمە کۆڵی هاوکێشە گەورەکەنی هاوکێشە گەورەکە پێویستە حکوومەت خەرجی بەگەڵ لەگەڵ خەرجی و بەرهێنان هەردووکیان بە تەوازنی بڕاتی پێشەوە بوویکەوە جۆرێک لە جۆرەکان هەلی کار و ڕەخسێنە لە بازار زیاتر ببوژێتەوە. مامۆستا سەرکۆ ڕۆڵی ئابووریناسانی ناو کەرتی حکومی چەند گرنگە چاودێری وردی بازار بکەن بە تایبەتی کۆمەڵێک بابەت هەیە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتی دەبێت چکە پێویستی بە ژیانی ڕۆژانەیە لەو خواردن لە کۆمەڵێک بابەت کە ڕەنگە هەموو ماڵێک پێویستی بێ ڕەنگە بەرزبوونەوەیکی ڕێژەیەکی کەمیش بێت لەسەر نرخەکانیان وەکو باست کرد ئەگەر موچە خۆرێک بێوێت تەواوی ئەو شتانەی حەزی لێیەتی جێبەجێ بکە ئەمە چەند گرنگە لەم کاتەیە حکوومەت لە پاڵ کامەڵکردنەوەی موچەیە بتوانێت کۆنتترۆلی بارەدۆخەکەش بکات. بەڵێ گومانیتیانە بەڵام بەداخەوە کاکسوان لەبەرەوەی ئەمە خۆتان نەزانن ئابووریەکەمان ئابووریەکی تەنها یەک سەرچاو بۆ تا ئێستا لەگەڵەوەشە ئابووریەکەمان ئابووریەکی داتەپیوە لەگەڵەوەشا کە ئێمە ئابووریمان ئابووریەکەکەوا وابەستەیە بە کۆمەڵێک هۆکارەوە لەوانە بۆ ناک وابەستەیە بە هاوردەوەەوە خۆتان نەزانن لە بازرگانیە ئێمە بەس هاوردەمانی هەناردەمان فقط جگە لە نوتەکە و کەلوپەلانێکە هەمانە ئەوە نییە کەواشانی باز بچێتە ناو میزانی گشتی حکوومەتەوە لەبەرەوە ئێمە کاتێک تێبینیەوەیەکەین حکوومەت ناتوانێت چاودێری بازارکە لەبەرەوەی کە بۆ ئابووریەکە ئابووری کە بەدەست حکوومەت دەتوانای ئەوە نییە کە وەڵامی هەموو خواستەکانی خەڵکو بەکاربەران باتەوە لە حاڵەتە ئێمە احتیمادی سەرێکمان لەسەر هاوردەکردن کاتێک کەلوپەلێک هاوردەیەکرێت لە دەرەوە سەرێک نرخەکەی گرانە خصوصا بەهۆی وشکە ساڵی و بەهۆی کێشە ئابووری و سیاسی ومان کە هەیە خصوصا خۆتان نەزانین احتیمادی سەرێکی ئێمە و هەرێمی کوردستان زیاتر لەگەڵ تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانە زۆربەی بەرهەمەکانی ئەوان هاوردێک وڵاتی خۆمانەکەین لەبەر حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت چاودێری نرخکە لە حاڵەتە فقط دەتوانێت چاودێری جۆری بەرهەم خۆتان نەزانن سەر بەڕێوەبەری کۆڵەتی کۆنتترۆل هەیە لە وەزارەتی پلاندانان ئەوە لەگەڵ بەڕێوەبەری چاودێری بازرگانی ئەمانە بخۆیان لەگەڵ لیژنەکانی قامخیانێتدا ئەمانە بخۆیان سەرپەرشتیارن بۆ ئەوەی کە چاودێری بازار کەم بەڵام
بەدڵنیاییەوە ناتوان چاودێری نرخیان چونکە نرخ لەژێر دەستی ئەمانە نرخ کۆمەڵەیەک ئەو کۆڵەیە ڕەهەندێکی هەیە کە ڕێکی لە ڕەهەندەکانەوەی کە بەرهەمی ناوخۆمان ئەو بەرهەمەنیە بتوانین لە بازاڕە حکوومەت هێرێمی کوردستان ساخی کاتەوە هاوکاری کردی تایبەت و کە سولانەکان کا لەبەرەوەی مە زۆربەی کلوپەلەکانمان کە لە دەرەوە هاوردەیەەکەین ناچارین خۆی لە ئەسڵان نرخەکەی بەرزە لە هەرێمی کوردستانشا بازرگان و خاونکارەکان بە دوای قازان چاکە ڕەن لەبەرەوە حکوومەت ناتوانێت چاودێری دانێت لەسەر نرخ بەڵام زۆرن چاودێری دانێت سەر جۆری بەرهەمەکە باشیەکەی خراپەکەی ئەتوانە خۆشان نەزانین هەواڵەکان و راپۆرتەکان باسێوەکەن زیاتر دەست بەسەر ئەو جۆرە خواردنانای هیرەکەەوە بەسەر چوونکەوە خراپنەوەوانە لەبەرەوە بەڵام لە هەمووی گرنگتنەوەیکەوە تاک بۆ خۆی هۆشیار بێ کاکشوان زۆر گرنگە تاک ئەو هۆشیارێکە هەیەی ینی خۆی ئاگای لە خوگیرفانی خۆی بێ بە شێک لە شێوەکانەوە داهاتێکە دەستیەکەوێ بزانێت چۆن دابەشێکە بەسەر خەرجیەکانە بەدابەتی خەرجی بەکاربردن زۆر گرنگە خۆتان نەزانن خەرجەکان لە حاڵەتێکە کاتێکە داهات کەم بوو پێویستە مەسەلەن تەنها بیر لەوە بکەینەوە کە خەرجە ضروریەکان جێبەجێ بکەین خواردن خواردەمەنیە ئاوە کارەبای ئەوانی کەوا ضروریەتی ژیانە خەرجە جوانکاریەکان و کەمالیەکان لە حاڵەتێکی ئەوە پێویستە دوا بخرێت بۆ ئەو کاتێک کە داهاتمان زیاکە بەڵام مانای ئەمە میوانەیە ئەوە نییە کاتێک کە داهاتمان زیاکە بۆ نمە بۆی کەوا لێبڕین موسە نامێنێتتر تەواو بەیەکجاری جارە خۆ بۆ بێشتە باسمان کرد متمانەی کەوتۆ نیە لە نێوان هاوڵاتی و موچەخۆر و بۆ منە حکوومەتەکەەوە ئایا ئەمە بەردەوام ببیاننا ئەگەر بەردەوامیش و پێویستە هاوڵاتی موچەخۆرە و پارێکە دەستێکەوێ بیل لەو بکاتەوە لەوانەیە ماگ مەسەلان جۆرە لە جۆرەکان کاتی بێ هەڵبژاردن لە بەردەمانە جۆرە لە جۆرەکان مەسەن ڕێکەوتنی هەولێر و بەقا هەیە کێڵە مەسەلە مانگی داهاتوو ساڵی داهاتوو بەردەوامە لەبەرەوە تاک پێویستە خۆی هۆشیار بێ ڕۆشنبیرێکی بەکاربردننی ئەوتۆ هەبێکەوە نەکەوێتە هەڵەوە قەرزێکی زۆری لەسەر نەکەوێ ئەو داهاتێکە دەستێکەوە بۆ ئەو پێویستیانەی دانێکەوە زۆر ضرورن کەەوە پێشتە پڕی نەکردەوە بەڵام بە شەرتێکەوە زیادە ڕێیتانەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەرکۆ یونس ئابووری ناس لە پارێزگای هەڵەبجەوە لە ستۆدیۆکانمان لەوێ لەگەڵمان بوون سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاری و ڕێنمایەکانت بۆ هیوایی موچەخۆران و تاکی موچەخۆر ڕەچاوی ئەو ڕێنمایانە بکەن تا بتوان خۆشیان تووشی قەیران نەبنەوە چەند ساڵە حکوومەت بۆیان قەرەبوو بۆیان پاشەکەوت دەکا و بۆیان لێبڕین لە موچەکە بام جارە خۆیان موچەخۆران بتوانن خۆیان پاشەکەوت بۆ خۆیان بکەن بەڵێ لەم کۆتایی پرۆگرامەیە بینە نازیز بەڕاستی دەمەوێت بە دەرفەتی بزانم تەنها نیو خولەک شتێک بڵێم بە تایبریکاوی بۆ ئەوانەی کەوا خاوەنکارن و ڕێژێکی زۆر کرێکاریان لە بەردەسایە لەم لە بەرزەی گەرما ڕۆژانە هیوادارین بتوانن کەمێک ڕەچاوی حاڵ و گوزەرانیان بکەن هەریش ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ لە کاتەکە بۆیان بگەڕێنەوە چکە بەڕاستی ئەگەر بچیتە سەر و شەقامانەوەوانەی خەریکی دروستکردنی بیناسازین کرێکارەکان زۆر بارەدۆخیان ناخۆشە پلەکانی گەرمان زۆر بەرزن هیوادارین خاوەنکارەکان بە چاوێکی مرۆڤ دۆستانەوە لەگەڵیان مامەڵە بکەن و کەمێک لە کاتی ڕۆژیان بۆ کەم بکەنەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیشت بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.